ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جایشتر بەوەی ئازیزەکەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەشی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە سەبارەت بە پەیامەکەی ئۆجالانە و ئایندەی مەسەلەی سیستەمی میلی لە کوردستان. میوانم بۆ ئەم بەرنمەیە هاوڕێی ئازیزم وایە دەحمەدە. خۆشحاڵم وەیە کە جایشتر لەگەڵمانی. زۆر سپاس دەکەم بۆ کاتی تەرخان کردو بۆەوەی کە ئامادەوی بەشداری ئەم گفتوگۆیە بکەیت. زۆر سپاس شەماگیان دەستەکان خۆش بێ و زۆر مەمنونم و هیوادارم گفتوگویەکی سەرکەوتو بێت. زۆر سپاس. مۆیەت من پێشتەکی زۆر باز ناکەم. بینەرانمان بەشی هەر زۆری بینەرانمان حتمما ئاگاداری پەیامەکەیەوە جالان هەن و لەم چۆن ڕۆژانەی ڕابردووە گەلێک لێکدانەوە و شیکردنەوە و هەڵوێست و ئەوانیان بیستووە. من پێم خۆشە ڕاستەوە خۆ بچمە ناو باسەکەەوە پێ وایە ئەو فاکتەرانە یاخودۆ و پاڵنەرانە چین کەوایان کردووە ئەم پەیامە لەم کات و ساتەیە لەم بڕگە زەمانیە پێشکەش بکریا خود دەربکەوێ. و ئایا ئەمە پێشنیاری چێ بەڕاستی ئەم پێشنیاری دەوڵەتی تورکیا یاخود دەست پێشخەری ئۆجالانە؟ زۆر باشە دەستەکان خۆش بە جارێکە سڵاو ڕزم بۆ خۆت و بۆ بینەران و بیسەران. یعنی بڵێن لە تەرەفی لە هەردوو تەرەفە لە تەرەفی تورکیاوە ینی ئەسبابێک و چەند فاکتۆرە لە ئارایە لە تەرەفی ئۆجلان و پەکەکەشەوە ینی بەمانایە ینی فاکتۆر و ینی هۆکاریکەی لە پشتەوەیە ئەوەندەی کە ینی بە سەررجەم مەسەلەکە ینی پەیوەندی بە سەررجە مەسەلەکەەوە بێ لەواقع ئەمە یەکەم جار نییە ینی شتێکی زۆر تازەش نییە ئەم مەسلەیە ڕەغمەوەی کە شکڵ و حتا داواکاری هینی ناوەڕێکی نامەکە دواترینە سەری بەڵام مەوزۆی ئەوەی کە سڵح بکرێت و ینی شەڕ بووە سێندێ و بکەونە گفتوگۆ لەگەڵ تورکیا و ئەوانە ینی چەند ساڵ لە ساڵانی ڕابردووشەوە پرۆسەیە هەبووە ینی بەو مانایە شتێکی زۆر تازە نییە بەڵام لە هەمان کاتە شتێکی تازە شامە. طبعاً ئەوەی کە یان لە 2015 پێشتر لە 2013 تا 2015 خۆتان نەزانن و خۆت زۆر باش ئاگاداری کە سڵحێ بوو لە دواییە ئەوە تێکشکا و بوو بەم فترەی دوایی کە پڕبوو لە ینی شەڕ و کوشتار و ینی عەدەدێکی زۆر لە خەڵک کوژراوە هەم لە ناو ینی میلیتانتەکان بڵێن گۆریلاکان و هەم لە ناو خەڵکی سیڤڵ و هەم لە ناو تورکیا جێشی تورکی بە هەر حاڵ ینی ئەم فاکتورانەی کەم وەزعی هێناوەتە دەرەوە ئەوەندەی علاقەی بە تورکیاوە بێ مەسائلەکان زۆرن بەڕاستی یەکێکیان مەسائلی سیاسەتی داخلی ناو خودی تورکیایە بەشێکی کەی مەوزوعی گۆڕانکاریە کە لەسەر ئاسی ئیقلیمی هاتوۆتە ئاراوە بە تایبەتی پاش ینی 16 مانگ لە کشت و بڕ لە غەزەیە و دواتر ڕوخانی ڕژێمی سووریا و ئەمانە و زائیدن مەسائلێکی لە هەردووکیان بنیادیتر ینی بەڕێی من مەسائلی ینی خودی کەپیتالیزم و سەرمایه‌داری لە تورکیایە و ینی سیاست و خێتەیە بۆ ئیدارەکردنی بۆ بەڕێوەبردننی و مەساڵحە ینی ئیقلیمی و نێودەوڵەتەکانی ئەم سیستمە و ئەم سیاس ئەم ینی وەکو چۆن بڵێ ئەم ڕەوەندە اقتصاد و سیاسیانێک کە لە ناو تورکیا موجودە بە هەر حاڵ ئەمانە هەمووی فاکتۆری جیاوازن کۆبوونەتەوە لە نقطەیەکە بۆی کە ینی ئەمان بیر لەوە بکەنەوە ئەم سڵحە بکەن یاخود بڵێن نەک سڵحە بەڕاستی خۆی سڵح نییە فەرزکردنی نەوعی لە ئیرادەی خۆیانە بەسەر پەکەکە و بەسەر ینی ئۆجەلانە بەڵام هەر لە قەدێک نقطەی تایە کە ڕەنگە ئۆجەلان بەر بدرێ بێتە دەرەوە و فەزایە دروست بکرێت کە هەر لە قەد ینی سلم بێتە ئاراوە ینی ئاشتی بێتە ئاراوە ئەوانە ینی یەکێک لەو ئەمە ینی من زۆر بە کورتی باسیەکەم چکەم هینەکە قسەی زۆرێت ینی ئەمە ئەم لایەنانەی لایەنێکی کەی ئەوەی کە ینی خودی حتا موقعی ئۆردوگان و مانەوەی لە دەسەڵات و ئیدامەکە ینی ئیدامەدان بەمانەوەی لە دەسەڵاتە لە 2020 تاکە انتخابات دەکەیان پێشی بخە ئەمانە و پێویستبوونی بە مۆزوعی دەنگدەرانی
کورد زمان ینی ئەمانە هەمووی مەسە فاکتەرێکی کەن سیاسەتە ناو مەسەلەکەەوە بەڵام وەکوتم ینی مەسلەی ئەساسی ئەوەیە کە لە دڵی هەموو ئەم ئاڵوگۆڕیانەی کە ڕوویاوە تورکیا وەکو دەوڵەتێکی ئەقلیمی بەهێز و ناوچەی و ئەتوان بڵێم ئیمپریالیستی بەمانایە ئەوێت دەور و نەخشی خۆی بگێڕە لە ناوچەکەیە و هەر سیاسەتێکیشکە لەم فترەیە بە شێوەیەکی گشتی پەیڕەوی یەکەوەی گرێتە بەر ینی لە دواشی کردنەوە سەرکانی بەسەر ئەم مەسلەوە هەیە ینی بەسەر ئەم مەساڵحە ینی ئیمپریالیستیە ناوچەیە ینی ناوچەیانەی خۆیەوە هەیە و تەمان وەکو چۆن بڵی تەتەوری سەرمایه‌داری لە ناو تورکیا یەکێک لەو فاکتەرانە کە تۆش کەمێک چوویتە سەری هاوڕێمەیەت باسی فاکتەری ئەمڕۆی دنیاە یان ئێمە لەمڕۆیە لە دنیا شایدی ئاڵوگۆڕێکی زۆر خێرا و کتوپڕ هەینەوەوانە ینی تقریبەن ئێمە لە ئەم چەند مانگەی ڕابردووە بە تایبەتی لە نیوەی دووەمی ساڵی 2024ەوە تا ئێستا ئاڵوگۆڕی زۆر گەورە هەم لە ناوچەکەی ڕیاوە هەم لە دنیای ڕیاوە و لەم چوارچێوەیە چۆن چۆنی ئەم فاکتەرانە کاریگەریان هەیە ئەمە دەواازەیەکی بۆ تورکیا کردوێتەوە قەیرانی بۆ تورکیا دروست کردووە مەسەلەن ینی ئێمە لەو کاتەوە کە پەلاماری حیزبوڵڵا دراوە نەسڕوڵڵا کوژرا بەدوایە سیسلێک لە ئاکشنی زۆر زۆر سەریع لە دنیاتۆ پێشەوە تاوەی کە گەیشت بۆی کە ترامپ هاتە سەرکار و ئەو ئاڵوگۆڕانی کە بەدوایە هاتوو ئەم تەحولاتانەی کە خەریکە لە ئەوروپا شەڕۆئەیە ئەمانە چۆنە بەستیتەوە بەمەوە ئایا تورکیا لە چه دۆخێکایە و ئایا چین ئەوانە ئایا قەیرانە پاڵی بە دوورچاوە ناوە یا فرسەتێک کە کراوەتەوە لە بەردەمی تورکیا و پێی وایە توێ سوودی لێوەربگرێ زۆر زۆر ڕاستە دەستەکان خۆی پرسیارێکی زۆر گرنگیانی بەڕاستی خۆی ئەزانین چۆن بەڕای من هینە تەغیراتێکی زۆر گەورە وەکووت ڕوویاوە لە دنیا ینی لەناو بە تایبەتی لەسەر وەکو چۆن بڵێ سیاسەتی نێودەوڵەتی و حتا ینی ئاڵوگۆڕی لە تەسەوری برجوازی عالەمی غەرب بە تایبەتی لە غەربە بەوەی کە چۆن ئیدارەی ئەم ئۆزاع تازەیە بکە ئەم تەحولاتانەی کە لەسەر ئاسی دنیا هاتەتە ئاراوە ئێمە پێشووتر لە مناسباتیکە باسمان کردووە مۆزوعی ترامپمان زۆر قسە لێ کردووە و ئەمە لایەنێکی کە مەسەن مۆزوعی نیۆفاشیزم و بەرزبوونەوەی ڕیسیزم و ئەم تیاراتانەوە ئەتەبەنی ئەم استراتیژەکە ئەمە واقعەتی ئەمڕۆی دنیاە ینی ترامپیزم و ینی ئەم نیۆفاشیزمە ینی بۆ بە واقعەتی سیاسی ئەمڕۆی دنیا و ئۆردوگان بەمانایە ینی خۆی زۆر هین نییە زۆر وەکو بڵێ ناتەبانیە لەگەڵ ئەم شتەیە ناتەبانێت چکە خۆی حەدی زاتی خۆی تارێکی ئیستبدادیە تارێکی ئەتمادی لەسەر مۆزوعی ئیسلامیزم و مۆزوعی ئەو بەهێزکردنی دەوڵەت و حتا قسمێک لە سیاسەتەکان یەکە تۆم لە حەزەکە ئێستا سیاسەتێکیە بۆی کە هێن زیاد بکە ینی مۆزوعی ویلادە زیاد بکە وانە ینی بڵێن ئێوە ئیمپراتۆریەتەکەی بەقوەکە هەمان ئەو خێتۆشتانەیە کە ترامپ وانت هێناوێنەکە ئاراوە ینی سیاسەتەکانی تقریبن ئیستمراری ئەوە ینی زۆر متەناقض نییە لەگەڵ ئەمە لەلایەکی یەک مشاد بەکارێنا مۆیەت من حەزەکەم تۆزێک لەسەری بوەستین و ئەوانە وشەی ئیمپراتۆریەتە بەکارێنان پێم خۆشە دواتر لەسەرەوە زۆرتر ڕوونکردنەوە بێت چونکە ئەو وشەیە وشەیەکی زۆر بڵین ئاشنا نییە بە دنیای سەرمایه‌داری ئەم سەردەما من نەمەوێت لەسەرەوە قسە فەرموو بڵێ دەست خۆش زۆر باشە ئەنجا ئەو خاڵە هەوڕە شەماڵ ینی ئەو سیاسەتە ینی ئۆردوگان بەمانایە لەگەڵ ئەم سیستمە تازەیە ئەم ڕەوەندە تازە سیاسی کە لە سەر ئاستی سیاسەتی عالەمی پیا بووە لە بەتایبەتی لە غەربە لە ئیتیجای غەربە و تقریبا وڵاتانی کەژیان غەرب نییە چکە شتێک لە ئەمریکا دەرەچێت بە طبیعەتی حاڵ ینی بۆدێکی عالەمی وەرەگرێ بەخۆرە بانی دووبانی لە عێراقی شارەتی هینەکەی بینی کە ئاسارەکانی بینی بەهەرحاڵ ئەوە خۆی بەمانایە لەگەڵ ئەم شتایە لە لایەکی کەوە خۆی تورکیا پاش گۆڕانی پاش مەوزوعی ئەم موقعەت و مەکانەتەوە ئەم سیاست و استراتیژەتی ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر شەرقی ئەوسەتا
یعنی لەگەڵ ئەوەشا کە مەسەلەن سووریا ئێستا کە ڕژێمی بەسەد نەماوە و ئەم دەوری باڵای هەیە لە مۆزوعی سیاسەتی ینی ئەمانی کاتونەتە سەرکار ئەحمەد شەرع و مەجموعاتەکانی بەڵام لە هەمان کاتە پڕە لە ناکۆکی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکایە و یعنی ئەم طموحاتە ئیمپریالیستیانەی ئەم طموحاتە ئیقلیمیانەی ینی ئۆردوگان و ینی منزومەی سیاسی دەسەڵاتدار لە تورکایە لە احتیکاکە ینی لە احتیکاک و لە سڵاعە لەگەڵ ئەمانی ئەمریکا و لەگەڵ ئەوەی ئیسرائیل بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە گرنگە من تەسەور ناکەم مەسەلەکەی زیاتر ینی ینی هەموو وڵاتێکی سەرمایه‌داری بە دەرەجاتی جۆراوجۆر ئەزمەی هەیە بەڕاستی ئینسانە بێ قسەیە وەرگرێ و حقیقەتە وەرگێ لە ئەمریکاوە بیگرە بۆ وڵاتانی غەرب بۆ هەموو وڵاتەکان تورکیاژی لەمە بەدەر نییە یعنی بەڵام لە هەمان کاتە استراتیجەتیان هەیە ئەمە ئێمە بەحسەکەمان لەسەر ئەم استراتیجەتەیە ئەمە ئەساسەکەی تەمان ئەزمەی تایە ئەساسەکەی تەتەوری خودی سەرمایه‌داری و طموحاتی ئیمپریالیستی لە ناوچەکانیە طموحاتی سیاسی جیۆپۆلیتیکسیتە ئەمە ئەنجا ئەمە لە لای کەش و تورکیا بۆ بە قۆتێکی عسکەری ینی تۆ تەسەور کە مەسەن فرۆشتنی درۆن و ئەسلحەی کەو ینی و حتا ئەم چەندین ساڵە کە لە ئەزمەی شەرقی ئەوسەتا بەڕاستی نیە تەدریبی بە عسکەتاریەت کردووە ینی مەسەن تۆ ئەگەر وەکو چۆن عێراق ماوەیەک لە نەتیجە و هەموو حرب و حروبە ینی وای هاتبوو بوو بە دەوڵەتێکی عسکەتاری سڕە تورکیاش تقریبان ئەم لایەنەی زۆر چۆتە پێشەوە و ئەمە بێ ئیستثمار کرێ بێ بڕوا بە ئیتیجایەکە وەکو چۆن بڵێ تەفریق کرێ و بە قوتی کار زیاتر من تەسەورەکەم هەم سیاسەتی ئەم سڵحە و هەم کولەن سیاسەتی لە پەیوەند بە منطقەکەەوە لەگەڵ ئەوەشا کە ناکۆکی هەیە و ینی تەزادی هەیە لەگەڵ حتا ئەمریکاشە لەگەڵ ئیسرائیلە بەڵام لە هەمان کاتە سیاسەتی بردنە پێشەوەی موقعەتی تورکیا لە منطقەکە وەکو وڵاتێکی ئەوەڵ ینی وەکو وڵاتێکی ئەقلیمی ئەوەڵ چکە ئێران بە تەبیعەتی حاڵەکەوێتە دواوە ینی لەژە زەخت و شارێکی زۆری ئەمریکاشایە و ینی تقریبا ئیستا لە سووریاشە بێت بە مەڵبنێ بۆی ئەگەر زیاتر بتوانێت تحقیقی مەساڵحەکانی کە بتوانێت ئیمتیدادێکی شەرقەوسەتی نەک وەکو فکر و ئایدیا وەکو لەگەڵ جەماعەتی ئیخوان المسلیمین کرد بەڵکو وەکو سیاسەت وەکو دەسەڵات وەکو وڵاتێکە مەسەن ئەتوانێت ئیمتیدادی واقعی هەبێ ئەمانە هەمووی لە پشتی ئەم حرەکەتەی ئۆردوغان و نظامەکەیە بۆ ئەوی کە ئەم زەختە بکەن لەسەر ئۆردوغان یان حتا بەرەو سڵحێک بڕن بەڵام لە هەمان کاتیشە پڕە لە ناکۆکی ئەمە ینی هەروە بەسەتی نییە لە تەرەفی ینی لایەنی بڵێن ئۆجلان و حتا پەکەکە خۆی و کولی حرەکەکە ینی وەکوتم ئەم شتە خۆی تازە نییە ئەمە ینی ئەم فکرانە هەر هەبووە کە مەسەنا سڵح بکرێت و کاغەزەکەی تقریبا ئەم وەکو سجنێک ینی ئەم هینەی بەسەر پەرست کراوە چکە گە تۆ ملاحەزەکەی مەسەن مفاوەزات کراوە لە عێراق ڕەخمەوەی کە مەسەلەن هەر تەجروبەی حرەکەی قەومی کوردیە ینی مفاوەزات کراوە لە شەڕا بوون قەیناکە تەوازنی قوا ڕەنگە لە ساڵحی حکومەت ببێ و هاتن مفاوەزاتیان بەعکسەوە بەڵام ئێستا هەر بە تەواوی ینی فەرزی شروطەکانە بەسەر هینە ینی کەسێکە گیراوە و ینی داوای لێکا لە بڕۆ داوا بکە لە پەکەکە و هێزەکانی کە خۆی حەکە بەڵام لە هەمان کاتیشە سیاسەتە ینی ئەو حەزەکە ئەو نقطەیە بڵێم ئەوە بەس بەپێ ئەو متابعانەی کە متابعی نووسینەکانی وەجالانم کردو تەرحەکانی بخوێنەوەتەوە و کتێبەکانی و بۆ باسانی کە کراوە لە سەرچاوی جۆر بە جۆرەوە لە کتێبەکانی خۆیەوە لە شوێنی ترەوە شتێکی ناوازە لەم نامەیە ئەوە نبینم ئەوەی کە لەو نامەیە هاتووە تەواوی ئەم قسانەی لە ڕابردووە کردووە ڕەنگە قسەی هەبێ نەی کردبێ کە ئەمەیە مۆزوعەکەەوە پێم وابێ لە کۆتایی پەیامەکەشە ئەو کەسەی کە پەیامەکەی خوێنەوە بە تورکی بڵێن کەسێک بوو لە بڵین پارتی دیموکراتی و ئاشتی گەلان ئەو کەسە ساری وندەر بوو پێم وابێ نازام ناوەکەی بزەبت دقیقی لەبیر منی ئێستا جملەیەکی وتی بەڵام ئەم چەکدانانە یاخود هەموو ئەم پرۆسەیە لە کاتێکا مەسلەی چەکدانی پەکەکە دێتە بڵین بواری جێبەجێکردنەوە کە پرۆسی سیاسی و یاسایی دەستی پێکردوێت و کە هاتوونەتە دەرەوە
ئۆجالان ئەمەی پێوتوینیان ئەوەی کە لە نامەکەیان نەهات لە ڕێگەی تعبیرێکیەوە هات بە بەم جۆرە من وازانم شتێکی سیر و شتێکی ناوازە لەم نامەیە نەبووە کە لە پێشتران نەهات بێ و قسەی لەسەر نەکرابێ خودی ئەم قسانی لەم نامەیە کراوە لە پەیامی نەورۆز بوو پێماوەی ساڵی 2013 بوو خودی ئۆجالان جارێکی تر بۆ خەڵکی دیاربەکر جۆم لێ بوو کە ئەو پەیامە بۆ خەڵکی دیاربەکر خوێنرایەوە هەمانە قسانی تیا بوو کە ئێستا کراوە ینی شتێکی زۆر سەرنجڕاکێش و تازەی تیانە بەڵام ئێستا پرسیارەکە ئەوەیە بۆچی لەم کاتەیە بڵین بوارێک دراوە حتمما بەر لەوەی کەەوە ئۆجالە لەم نامەیە بنووسێت چلو ئەوە نەماڵە ئەسەن هەر هیری نەبوو دیداری نەبوو سەردانی نەبوو کە سەر نەیبینی بوو هەتا کوپارێزەرەکانیشی نیان نەتوانین سەردانی بکەن و بیبینن چاویان پێ بکەوێ کاتێک ئەمە هاتە پێشەوە لە ناوەڕاستی بڵین لە نیوەی دووەمی ساڵی 2024 ئەم پرۆسەیە دەستی پێکردو بوو لە ئۆکتۆبەرە بڵین باخچەلی ئەعلانی کردوتی کە ئۆجالان نەتوانێت بێتە پەرلەمان و ئەعلانی کاکەپەکە هەڵەوە شوێنێتەوە لەو کاتەوە پرۆسی دەستی پێکردوانی زۆرتر دەست پێشخەری تورکیای بەڵام چی وای کرد کە لەم ڕۆیاپەکەکە یاخود ئۆجالان بەم ئاراستەیە بڕوە هەڵسەنگانی ئێوە چێ من خۆی زۆر جان تحقیق دەکرد بەڕاستی ئەوەی فاکتۆرەکە زیاتر بڵین ئەوەی کە ئەم شەهادەتە پێشەوە لەلایەن تورکیاوەیە ینی مەصالحی سیاسی و استراتیژی تورکیامە هێنا وەکو خۆش دووتر بەنسبەت پەکەکە و بەنسبەت ئۆجلانیشەوە شتە تازە نییەش ینی تقریبا ینی حتا وەکو شکڵیش تقریبا عینە قسەکانی پێشۆغەنەوەیە ئیلا ئەمەی نازانەوەی کاڵێ بە چدانێن و خۆتان حەلکەن و حەلکردنەکە تۆ جەڵەوە تازە بێت حەلکردنی پەکەکە بەڵام بە هەر حاڵ ینی بە ئەساس ئەمەی تورکایە بەڵام ئەمەی ئەمان لە هەموو حاڵەتەکە ئەمان ینی یەکەم پەکەکەش خۆی لە ژێر زەختێکی زۆر گەورەیە ئەبێ ئەوەش بزانێت ینی لە هەمان کاتیشە ینی ئۆجلانیش خۆی ینی تر 26 ساڵە لە سجنایە و ئەوزاڵ حواڵێکەوە ئەوێ ینی هەرچەنەوە عامیلە تۆزێ ناتوان بیکەم بە عاملێکی ئەساسی بەڵامی تر بەشێکە لە مۆزۆی ئەوەی کە هەر ئامادە بووە دایمەن ئەو تەرحەب کات یان وەکو خۆی و بەڵام بەدەن لەوە خۆی سیاسەتە ینی ئێمە بێت لە دوای بچینە سەر ئەو نقطەی بزانین سیاسەتەکە خۆی چییە بەڵام خۆی ئەمە سیاسەتە ئەم سیاسەتە ئەمڕۆ بە حکمی ئەم ئەوزاع بە تایبەتی موقعی تۆزێ ینی پەکەکە لە موقعیکی بەهێزان نییە ئێستا مقارنەتەن دەورەکانی پێشووی ڕقمە ئەوەی کە لە سووریا بەقوتە ینی ئەو لینکی ئەو فەرعی کە بڵێن ڕەتی بەمەوایە من پێ ئەم خاڵە زۆرتر ڕوونکەیتەوە بە هاوڕێمەیەت بۆچی لە موقعەتی هێزانی ئێستا ینی مەسن ئێستا هێزی ئەسکەری تورکیا زۆر بەقوترە لە جاران مەسن ئەم مۆزۆئی درۆن و ینی حتا مەساڵحی ئیقلیمیەکەی و ینی قسەی زیاترە ڕوات ینی ئەسا ئەنج بە تایبەتی سە سووریاش ینی ئەگەر بە تەواوی ساق بێتەوە بۆ سەر دەستی تورکیا ینی بەهێزترە ینی بەمانایە بەڵام لە هەمان کاتیشە ینی لە هەمان کاتیشە مەسەن سەختێکی ئەسکەری زۆر گەوری دروست کردەوە بۆ پەکەکە ئیسە مەسەن لەگەر مۆزۆی ئێران و ئەوانە نەبێ ینی بەڕاستی کادری زۆر لێکوژراوە زەختی زۆر لێکراوە ئەمانە هەمووی دەوری دیوە ینی إلى حد ما کاریگەری لەسەر ئەوزاعی بەجێشتەوە بەڵام لەم لایە شەوە خۆی پەکەکە بەهێزە بە معنایەکی کە ئەوەی هەم لەباری اقتصادی و هێزێکی زۆر بەقوتە هەم لەباری نفوزی سیاسی و فکری و کەلتوری کە لە ناو حرەکەی قەومی کوردی بە تایبەتی لە تورکیا و لە سووریا و ئەمانە نفوزی هەیە و کاریگەری بەجێشتووە یعنی قاعدەی ئیجتماعەکە هەیە خۆشی ینی ئۆجلانیش بەخسی کردووە ینی ئەوە ینی ئەمانە ئەم فاکتۆرانن کە تەمینن لەوەی ئەگەر واز بێنە لە هێزی چەکداریش بەمانایە ئەم چۆتە دۆخێکە ئەتوانێت ئیدامە بە سیاسەتدا بە شکڵێکی کەی یعنی ئەگەر حتا واز بێنە لە چەکداریەکەی تر ئەوەی کە حەلی پەکەکە بکرێەوە بەحسێکی کەیەوە ینی تۆزێ یعنی هەرچەند ئەوەش مەطرحە لە تورکیا مەسەن ئێستا هین ئەویکەیان هەدەپە کە وەختێ بوو بە دیم یعنی هەر تقریبا وەکو چۆن بڵێ لە ژێر زەختی ئەوزاعەکە کە تەرەفی مقابل قبوڵی ناکە ڕەنگە ناوەکە بگۆڕێت یعنی ئەمانە مەطرحن لە سیاسەت و لە هینەکە زۆر شتێکی ینی غەریب و عەجیب نییە بەڵام ئیتر ئاساری لەسەر خودی حرەکەی ناسیۆنالیستی لە منطقەی شەرقی ئەوسەتا بە نسبەت کوردستانی تورکیا سووریا عێراق إلى آخره ئەوانە هەمووی
هەر یەکەی بە نوعی کاریگەری هەیە حقیقەتەن ئەمە هین قسەی لێ بکەین لایەنێکی کەشی کە زۆر گرنگە لەم مەسەلا و مەزڵوم عەبدیش بە وازح ینی ئەلانی کردووە کە ینی ئەم شتە شمولی سووریا ناکەوە فعلا حاڵەتی سووریا حاڵەتێکی خاصە و تایبەتە و ینی بەدەل لەمانە هەمووی من حەزەکەم یەک شت بڵێم ئەو نامەیە وەکو نامەیەک وەکو مجموعە ئەفکار و سیاست وحتى لە هەر ظروفێکە کاتۆتە پێشەوە لەگەڵ ئەو واقعەتەی کە لە ئەرز لەسەر ئەرز مەوجودە دووشتی جیاوازن یعنی بێ ئینسان ینی هەموو يعني لە هەر شوێنێکەوە کە سێرەکەی دووشتی جیاوازە ینی شەر نییە حتا ئەم نامەیە ببێ بە واقعی ینی حتا مەسەن پەکەکە بە مانای کەلیمە ئیسیجابەی بکە ینی حساباتی ئەو ڕەح و خەسارەیە کە بزانێت چەند ئەتوانێت حرەکەکە لە شقڵێکی کە بێتەوە ئارا بەمەی کە ئۆجلان فەرحیەکات یعنی کە مەسەن واز لە شەڕ بهێنرێ و سڵح بکرێن جا تەرەفی تورکیا چەنە دەوری هەیە لەمە ئەتوانێت یەتە پێشەوە لەمانە ینی کێشەدارە هەروە بەسیط نییە و يعني من قسەکەم چۆنە ینی پرۆسێسێ لە ناو پرۆسێسێ مەوجودە زمینەیەکی مادی و شتێکی کە مەوجودە ئەمە لە ناویە ینی بە یەکێکە حتا نفوزێکی وەکو ئۆجلانیشی هەبێت لە ناو حرەکەکە ناتوانێت هینەکە بە بەسیتی بگۆڕێت ناتوانێت حەسبی ئەمە بەسەوە ناتوانێت دەقا و دەق حەسبی کا و هەرچیەک ئەو پێی خۆشە بەو جۆرە و بەو نەخشەیە ئەو دایانێک بڕاتە چاکە باشە ینی تقریبان بە شێوازێک جوابت دایەوە بەڵام من پێم خۆشە زۆرتر تەفسیلەن لەسەر ئەمە بدوێ بە شوێنێک ئەگا ینی کێشەی لە بەردەمایە بەڵام ئایا مەسەلەن ئەگەرەکانی سەرکەوتنی زۆرتر ئەم پرۆسەیە یاخود شکستێنانی ببڕێتەوە من تەسەوورەکەم خۆی عناسری شکستی زۆر تایە حقەتەکە ئینسان بڵێ چکە تۆ مەسەنە شتێکە ینی دوو تەرەفی زۆر غێرە متەساوی یاخۆ حتا شروعتە فەرز کراوە ینی هین نییە ینی ئەوە نییە بڵین کە ئۆردوگان و ینی سیستمەکە هاتوێتە پایەوە کە سڵحێکی جدی بکات چکە تۆ ینی حتا ئەگەر پەکەکە ئەوە ئەتوانێت سڵح ئەتوانێت وەقفی ئیطلاقی ناد ینی بڵێن شەڕ بوەسێنەوە طەبیعیە بۆ مۆزوعی ئەوەی چەکدانانیش ئاوان نییە بە بەسییتیان چۆن چەکدانێ اینجا دوو مشکلی ئەوەی کە ئەم کادانە ئەچنەوە ناو تورکیا ئەمەنن ئەتوانن ناتوانن ینی پێچەدارە دوو شتێکی کەش دەبێ وەرگی منەزەرایەتیبان مەسەلەن نایزان هێشتا لە ئاسی منتیقەکەیە یعنی ئێران مەوجودە دەعمی ئێران بۆ پەکەکە مەوجودە ینی عناسری کە هەیە لە قەزەکە کە ئەتوانێت مەجانێ با بە پەکەکە کە بتوانێت مناوەرە بکە مە بێژگە لە مۆزوعی سووریا من تەسەوور ناکەم بە بەسیتی ئەم پرۆسیە بچێتە پێشێ و کێشەکەش لە چیایە بە دەرەجەی ئەساسی بە دەرەجەی ئەساسی لەویایە کە تەرەفی تورکیا مەساڵحەکانی زۆر متەزادە لەگەڵ ئەوەی کە کێشەکە حەلکە یعنی هیچ مەسەلەن اقدامە لەم شتە لەم بابەتە نییە حتا لەژێر زەختێکی جەماوەری ناوخودی تورکیا نییە بە حکمی ئەم ئەوزاعی شەڕ و پێکدادان و شقاق لە بینی طبقەی کارگەر لە سەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی تورکیا و ینی نفوزی فکری ناسیۆنالیستی و ئەمانە وەزعێکی دروست کردووە کە زۆر لەژێر زەختێکی جەماوەری ینی ئازادی خوازانی ناو تورکیاشان نییە بەڵام لەژێر فشارێکی ئابووری گەورەیە هاوڕێمەیە دەبێت ئەو ڕاستیە بزانین تورکیا لەژێر فشارێکی ئابووری گەورەیە منم ڕۆبستە بجۆم لە تەلەڤیزۆنەکانی تورکیا ئەگەر تەحلیلات شتەکانیان هەتەنانت لەناو خەڵکی کوردستانی تورکیانی لە بەشەکانی باشووری تورکیا کەوان وان ناوێنن ڕاپرسیان کردووە لە ناو خەڵکە وتوانە گەورەترین کێشە بە نسبەت ئێوە لەم ڕۆیا چییە هەموو باسی ئیکۆنۆمیان کرد و باسی دۆخی ئابوووریان کردو ینی ئەم فشارە و ئەم گوشارە لەسەر دەوڵەتی تورکیا هەیە دەوڵەتی تورکیا دەواازەیە کە بۆی کراوەتەوە ئێستا سووریایە و پێی وایە کە بە پارەی خەلیج و بەو کۆمەکانی کە خەلیج ئەیکا بۆ بیناکردنەوەی سووریا شەریکەکانی تورکیاشکاری خۆیانەکەن و بەم شێوازە جۆرێک بژانەوەیەک لە ئابوووریەکە یەتە پێشەوە کە ئەمەش لێرە قەسەد وەکو مویلوت بۆی وەستاوە شەڕیەکە هەروەی شەڕی ناکە هەروەی ئەمە بۆ خۆی کێشەیەک ینی مەبەستمەوەیە گوشاری ئابووری لەسەر دەوڵەتی تورکیا هەیە ئەمە ئەم حقیقەتە بێ شادی ئابووری هەیە بەس من قسەکەم پێشووتر کرد ینی فشاری ئابووری شەر نییە ئەمە مەسەلەن ڕێگە حەلی ئابووری بێت بۆ ئەزمەی
تورکیا ئەسان سابێکەوە بکات یعنی ئەو ئێستا مەسەلەن پێشووتر يعني وەکو سیاسەتی اقتصادی ئێستاوانەی گۆڕیوە طبعا بالمناسبة يعني إلى حد ما هینەکەشی تۆزی هێناوەتە خوارێ مثلا موضوع ئەوەی انفليشن يعني تضخم يعني سیاستەکانی گۆڕیوە ئەوە ئەدەواتی اقتصادی و سیاساتی اقتصادیە کە مەسەلەن پێشووتر لەسەری ڕۆشتبوو ئێستا بەنوعێکی کە تەبەنیە کاتۆمانە من قسەکەم ئەوەی ئەزمە هەیە ئەزمە نییە بەڵام يعني ئەو ئەزمەیە تهدیدی بالضبط ئەم سیاسەتەکان من تقریبا ئەوە زۆر ناتوانم ینی بڵام وایە هەرچەند ئەوتیایەتی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوێ تعریفی خۆی کاتەوە من ماوەیە لەوە بەر پێشەوەی حتا پێش ئۆکتۆبر کە دەوڵەت باخچەلیە چییە ئەوە کە ئەو هینەیەک دەرکرد ئەو مقتەرحی تاق کرد یعنی خودی ئۆردوگان تەسریحێکی یا قسەیەکی کردوتی يعني منطقة الشرق الأوسط لجورانا أبي تركيا استراتيجية بخوي تبني كاتو لم دورة لو وقتها من نمازاني براسي كسبوشي ناز بالضبط استراتيجيتنا مثلا بيش قال له إسقاطي رجيمي بعث أو ترتيباتي كردي بيانا ويك يقول لشتكان كذا خالياتي كشان احتمال أما بو بير يعني أم سياسة إنت أمانة هموي يعني يعني وكو شوم لخوت ترتيب كردنا لقلم أوضاع تازة وحتى فرصة ينانيشة فرصة بوي يعني هل يعني فرصتك مثلا اوضاعك كاتواني اما فرص كاجر بوي بروات كمان لازم كان اما بعمليه بيته بواقع انا بلان بحال اما يعني توجهك اما يعني ده بشتي طبعا اكيد ازمه اقتصاديه شيء من بەخشە من ێستا کاتێتی پرسیاری ئیمپراتۆریەتەکە لێ بکەم باسی ئیمپراتۆریەتت کرد وشەیە بەلامەوە سرنجڕاکێش بوو تورکیا ئەوێ بێتە ئیمپراتۆریەتێکی تر لە ناوچەکەیە و دووبارە ئەوێ خۆی تعریف کاتەوە مەسەلەن 100 ساڵی ڕابردوو 100 ساڵێکی جمهوری و دەوڵەتێکی نەتەوەیی و ئەوانە بوو کە داخراو بوو بە جۆرە لە جۆرەکان لە ناو خۆیان بەڵێ باسی پان تورکیزمەوانە کرا و هەوڵێدا کە دەوڵەتە تورک زمانەکان لە خۆی نزیک کاتەوە بەڵامەوە بە هیچ شوێی نەگەیانوە و هیچ ئاکامێکی لێ نەکەوتوتەوە بەس باسی ئیمپراتۆریەت ئێستا ئەو وشەیە بۆ من تازەوە پێم خۆشە لەو بابەتەوە ئەگەر شتێکی تر هەیە ئیمپراتۆرەکە خۆی ئەیڵێت یعنی خۆی باسی و خلافەت و شتی کۆنەکات و ئەو دەور و نەخشەی کە تورکیا هەی بووە و هەیەی ئەوە نییە لە پێشووتران لە ئاسیمەنتەکەمە خۆی تعبیری دەکەن بەڵام هەموو شتێک هەموو تعبیرێکی سیاسی لەسەر ئەساسی ئەرزیەتی سەرمایه‌داری ئەمڕۆتوانێت معناوەرگێت لەسەر ئەساسی جیۆپۆلیتیکسی ئەمڕۆ ئیقلیمی و یعنی ئەو مەساڵحە گەورانە یعنی چۆن بڵێ میحوەریانە لەسەر ئەمان ناتوانێت معناوەرگێت احتمالەوە خەیاڵی ئەوەی هەبێ بەڵام لە واقعە يعني ئەوەیە کە ببێ بەهێزێکی بەلانی کەم کەیسە خۆی ئەوە تقریبا دۆرابی لەبێ بەهێزێکی ئیقلیمی گەورە لەم ناوچەیە و حتا عسکەتارێتی زیای کردووە قووەتی نفوزی زیای کردووە ئەوێ هین زیاد بکە ئەوێ نفوسی زیاد بکە نفوز یعنی و عەدەدی سوکان باشە و ئەوێ دەسی پۆی لە منطقەی شەرقی يعني ناحیە اقتصادی و شتیواوە لە يعني شەرقی بەحرێ بێزی متەوەسط لەوێش دەور ببینێ لەم لاوە لەسەر ئاسی عێراق و منطقەکە و لەسەر يعني بەلای غەربیشە يعني جێتی شەرقی خۆی ئەمانە هەمووی پەلوپۆی ئاهاوێ و ینی تقریبا وەکو چۆن بڵێ لاعبێکی ئەساسیە وەکو هێزێکی اقتصادی و سیاسی و ئەسکەری زۆر باشە بەڵێ بچینە سەر باسێکی تر من دیارە چاوەڕوانیەوە نەبووم بەڵام بەشێک لە ئەوانەی کە بینیومە لە ناوچەپ و کۆمونیستەکانە بە جۆری بیرکردنەوەیان وایە کە دەوڵەتی تورکیا لەگەڵ پێکەکە لەگەڵ ئۆجالانە ناتوانن چارەسەری مەسەلەی میلی لە کوردستانە بکەن من ئەمەم لە قسەکانی تویا بەدی نەکرد ئەگەر شتی ئەڵی پرۆسەکە سەختە بچێتە پێشەوە بەڵام ئەوەم بەدی نەکرد ڕای تۆ چێ لەم بابەتەوە سەبارەت بەو دێڕەکە بۆ ژوازی ناتوانێت مەسەلەی میلی چارەسەرکە بۆ جوازی ناتوانە مەسەلەی میلی چارەسەرکە ئەوە خۆی ینی ناتوانێت شتێکی مطلق نییە ینی خۆی خەزەی مەسەلەی میلی مەسەلەیەکی سۆشیالیستی نییە تابوو لە ئیتاری مجتەمەعی بۆ جوازیان ناتوانێت خەلپێرەوە هەمومانەوە زانین بەڵام لە هەمان کاتە ینی ناکۆکیەکانی ناو خودی تورکیا و ئەم هینە ینی
قرصە بەڵام پرۆسێسە ئەمە ئینسان ینی کە بیری لێ کاتۆکو پرۆسێسێکی واقعی سەیریکات ینی ئێستا هەر خودی سڵاعاتی سیاسی ناو تورکیا و لە ڕابطە بە بەشی کوردستانەکەیەوە لە چاو ساڵانی پێشووترا زۆری فەرقە هەم لە حقوقی ینی لە مۆزوعی بەدەستێنانی نوعی لە ئازادیکی سیاسی لە نوعی لە کەلتوری و ئیلا ئاخریەمانە هەمووی ڕوویاوە هەمومان ئاگدارین ینی ئەمانەی ئێستا یانیمە پرۆسێسە تۆ ناتوان یەکسە بڵێ لە شوێنەکە تەواو بێت بۆ مەسلەی میلی لە منطقەی لە ناوچەی یان مەسلەی نەتەوایەتی کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی ئەمە مەسلەیەکەوە بەشێک لەینەکان نتوانین بچینە سەری قسەی لێ بکەین یان مۆزۆکار تورکیا نییە ینی ئایا لە کوردستانی عێراقا چۆن حەلە بێ ئەو استراتیژەتانە چین کە ناسیۆنالیزم تەرحێکە و ئەم هینە چۆن ئەڕوا لە پرۆسەیەەکە ڕۆبان سەبارەت لە پرسیارەکەی تۆ ئەو بە محەددی لە ناو تورکایە یعنی بێوە بزانین ینی کە کێشمەکێشێکی سیاسیە مەسلەی نەتەوایەتی بەمانایە یعنی ئەمڕۆ ئێستا هێزی بۆرجوازی و ئەو تاراتێکی معەنی سەر بە ناسیۆنالیزم ینی دەورە بیننتیایە و ینی کێشەکە قرستر کردووە مەسەن ئەگەر ئێمە لە منە پرسی ینی ئەگەر ئەمە سڵح و ئارامی بێ زۆر باشترە بۆ بچوونە پێشەوەی حرەکەی چینایەتی و کرێکاری لەناو ئەو وڵاتەیە بەنسبە کوردستانی تورکیاشەوە بەنسبە عێراقی بەنسبەت ناوخودی وڵاتی تورکیاشەوە و لە هەمان کاتە ینی فەزایەکی باشتری بۆ دروستەکە تا شەڕ و پێکدادان و چەکداری بێت تەمان مۆزوعەکەت قرسترە بێ کێشەدارترە بێ شەقەکە زیاترە بێ ینی مەسەلەن بەمانایە حتا ڕێگە حەلی مەسەلەکە معقەترە بێت واقعترێ بێت و لەبتە بێ بەم ێزانەی کە دەوری بینێتە جا من هینەکەم چییە یعنی شتی قاتع نییە لە مەسەلەکان پرۆسێسن و سڵاعاتی سیاسی چینایەتین و تەوازنی قیوا و ئەمانەیە و لە نقطەیەکی معەنە احتیمالە مەسنی وڵاتی گوێک و تورکیا یعنی ڕغمە ئەوەی کە تاریخی ئەوە پیشان نایە بەڵام لە نقطەیەکی معەنە تەتەوراتی ینی ناکۆکیەکانی خودی ئەو کۆمەڵگەیە و ینی بگاتە شوێنێکە نوع لە مەجال بات بەوەی کەم مەسلەیە بە نوع حل ببێ ینی ئەوانە مستوەقتیە کە بڵێن حل نابێتەوە بەڵام چنەوە حەلێک بەحسەکە لەویایە تۆ ناسیۆنالیزم مەسەلەن ئەوە بە نوع حەلیکە ئینسانێکی کۆمەنیست و مارکسیست ئەوە بە نوعێکی کە حەلیکە ینی ئەو دوو حەلەش فەرقێکە ئێستا تۆ مەسەن مەسلەی میلی لە کوردستانی عێراق حل بووە بەم طریقەی کە ناسیۆنالیزمی کورد کردوێتی ئەم حیزبە سیاسیە دەسەڵاتدارانە کردویانە بەمعنای حل بۆ بڕاوەتەوە من هیچ پێمان نیە مەسلەی میلی لە کوردستانی لە هەرێمی کوردستانە مەسلەی میلی ماوێ هیچ ئەمەکە نەماوە بەڵام وەکو هێزێک کە ینی بەرهەمی ئەم مۆزوعە بۆ بە مەسلەیە قوتن هەندێک لە پارتی یەک ڕۆژ نێتوانانی حکم کاگەر مەسلەی میلی نەبووە ناڵم یەک ڕۆژ بەڵام زۆر قورسە بووی ئەگەر جوڵانەوەی نەتەوەی نەبووە جوڵانەوەی نەتەوە پەرستی نەبووە ناسیۆنالیزم نەبووە خۆیتی خۆت هەموو سەرتاپای دنیا و هەموو دەسەڵاتەکان لەسەر ئەساسی ئایدۆلۆژیایکی ناسیۆنالیستی لە بوقعەیەکی جۆرافی دیاریکراوە دەسەڵاتیان بەخۆیانداوە ناسیۆنالیستی یا مەزهبی یاخود تایفی بە جۆرێک لەم جۆرانە بەرحاڵ هاوڕێمە بچینە سەر باسێکی تر تقریبان تۆ وەڵامی پرسیارەکەی ئەمەش دامەوە بەڵام من پێ خۆشە بە وردی لەسەر کاریگەریەکانی لەسەر جوڵانەوەی ناسیۆنالیستی قسەم بۆ بکە ئەگەرم پرۆسێ بچێتە پێشەوە و ئەمە بە سەرنجام بگا یاخود خودی دەستپێکردنی ئەم پرۆسەیە کاریگەری لەسەر جوڵانەوەی ناسیۆنالیستی لە ناسیۆنالیزمی کورد یاخود جوڵانەوەی نەتەوەی کورد نەتەوە پەرستی کورد و جوڵانەوەی ئازادی خوازی سۆشیالیستی بەگشتی چۆنە بێ باش دەست خۆش بێ خۆی لەلایەکەوە هاوڕێشەمام ئەگەر سیرکەی یعنی ئەمە کاریگەری هەیە ئەکید لەسەر حرەکەی ناسیۆنالیستی لە کوردستانی تورکیا لە عێراق لە سووریا لە هەمووی هەرێکی بەنەوەیەکی مەسەن تۆ ئەگەر هەر ملاحەزەکەی و ناسیۆنالیستانەی کە دایمە لە میدیای ئایان بینی لە کوردستانی عێراقش بە تایبەتیش ینی وتە بێژ و قسەکەری ئەو بزوتنەوەیە زۆرن ینی بە تایبەتی خەتی پەکەکە کە قساکەن ئێستا باجارێ حتا کە گوێ لە قسەکانیان نەگری نازان چۆن تەبریدی ئەم مۆزوع بکەن لەلایەکەوە ئەمە هەموو هەدەف و هینیان بوو کە ئەمە هەموو شتێک بووە نەجادە لای کەش سێ دەکەی ئۆجەلا نەڵە چەکەکانتان دانێن و واز لەم حرەکە لەم شەڕ و پەرتەنێ بێن و وەرن با لەم پرۆسە سیاسیا و یەکگرتنی ناڵێ حیزبەکەتان هەڵبەشێنەوە چەکەکان حیزبەکەتان هەڵبەشێنەوە باش ینی
ئەو ئەژڵێکی کەسانی ئەڵێ کە ڕۆژی تەواو بووە لێم حیزبە ڕۆژی تەواو بووە هەر خۆی دووبارە ئاکاتەوە خۆی ئەستا دوایە گەی لەسەر ناوەرۆکی ئەو قسانەکە من پێم باشە خۆشە بۆ من ڕێی قسەی تۆ بزانم لەسەری بەڵێ بەس ئەمە چییە ئەمە ینی من بە قسەکەم چیە لەسەر مختلف ینی باڵەکانی ناوخودی بزوتنەوەی هێن انعکاسی جیازی بەجێشتە مەسن جهتێکە ئێستا شەر متەمەسیکە بە شەڕی چەکداریەوە لە هزار ئەوە استراتیژێت و سیاسەتی ئەکی دەمە زۆر تاسیری تێدا یعنی ئەم کاڵە لەم نقطەیە و پەکەکە بەم هێز و قدرەت و شتەوە کە داواکێکە حەد بێت و نمێنێ یعنی یەکسەر کاریگەری بێت و احباتێکی بۆ دروستەکە لەگەڵ ئەم ئەوان ئەو جێتانەی مسەقفین و ڕادیکالی یان ناسیۆنال ڕادیکالەکانی ناو کوردستانی عێراقیش حتا ئەمانە بەڕاستی تووشی احبات بوون ئەسڵەن ئەم هەموو قسە و بەحسییانە کرد بە دژی پارتی و بە دژی ئەوە و یعنی ناسیۆنالیزم وەکەنەهو یعنی من هەموو جارێ قسەیەمەکە ئەمانە یعنی حرەکەی ناسیۆنالیستی ڕەفتەکەنەوە بە مۆزوع ئێوەی کە چەند دژی پارتیە یعنی ئەوە نیە علاساس بۆی جێگەی بێتەوە لە ناو ڕادیکالێتی ناسیۆنالیستیە جناح چەپەکەی ئێستا سیرەکە پارتی و پەکەکەش یان یەکن و ئەتوان بچن ناو پرۆسێسێکەوە و یعنی موقعەت بدرێ بە پارتی و ئیلە ئاخری مەسەن جۆرێک بەرزانی بوو بە کەفیل بە قسەی ئۆجالان بۆ بەرزانی بوو بە زەمان یاخود زامنکەری ئەم پرۆسەیە کە بچێتە پێشەوە ئەمە کاریگەری هەیە یعنی تو ئەمە مەجال بوار دروستەکاتەوە کە من قسەکان چییە لەسەر ئەمان لەسەر مۆزۆی ینی سوودی ئێستا بەڕاستی لە موقعێکی قورسایە ینی حتا خەرک یان یەپەگە و چی پێڵەن ئەمەی دیموکراتی باشە لەگەڵ ئەم هێزەیەمە ئەمانش توش دەگیری ناکۆکیەکن و ئەوزاعەکەن کە مەسن ئەوە خۆیان قەیناکە حیمای خۆیان کردو ئەڵێ ئێمە یانەمە شمولی ئێمە ناکە کاریگەری هەیە لەسەر مۆزۆی ئەوەی کە یعنی پەیوەندی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراقا بە تایبەتی علاقەی لەگەڵ مەسۆی بەرزانی ئەمان تا ئەمە تقریبان چەند ساڵە چەندین ساڵە ئەم خەڵکە لەسەر ئەمەڕایەن کامە ینی دوژمنی ئەوڵ و ئەخیریان پارتیە ئەوانەوەیسە بۆ خۆی ینی بەشێکە لەم پرۆسێسە لەگەڵ یانە ناو ئەوانەی کە مدافعی پەکەکەن بەرامبەر یەکێتی و ئێران و ئەم هێزانەی کە ئەمەش جانبێکی کەیە لایەنێکی کەیە کە احتیمال زۆر لە مەسلحەتیان نەبێ ئەمە بڕوات ینی ئەم هێزە تیا بچێت و ینی لەم ئەوزاع بەحواڵە بەڵام بە هەر حەڵ کاریگەریە بێ لەسەری کولەن من ئەمە یەک نقطە بڵێم بە کولی ینی احباتێکی بۆ بزوتنەوەی ناسیۆنالیستی دروست کردووە بە هەمووی کە ئامادێکی کەی هەبووە پێوە بەستۆ بەسەر ئەم شتەوە بەڵام سیرەکەی نییە ئەمە وان نییە هەرچەند ئەمانە بەنسبەت ئێمە من و تۆ کە قسەی دەکەین وازە حەکەڵێن ئەمە زۆر شتێکی ئەو عەجیب و غەریب نییە هاتۆتە ئاراوە پێشتر قسەی لێکراوە پێشتر هەبوو استراتیژەتەکە موجودە بەڵام بەنسبەت ئەوە کاریگەری بەجێڵە و بەڕای من ئەوە فەزایەک ئەوە سەبارەت بە مۆزوعی ناسیۆنالیزم سەبارەت بە مۆزوعی حرەکەی سۆشیالیستی و کرێکاری لە منطقەکە هەردە کوردستانی عێراق سووریە تورکیا ئێران ینی طبقەی کارگر لەم وڵاتانە لەم منطقەی بەشی کوردستانەکەیە ینی بەڕاستی دەرگیری زنجیری دەستی ئەفکاری ناسیۆنالیستیە و هەر چوونە دواوەیە لە یعنی لە سەیتەرە و سیادە و یانی وەکو چۆن بڵێ دەوری ناسیۆنالیزم فەزایەکە کاتەوە کە ئینسانەکان واقعیتر ڕوونتر دنیاکە ببینن اینجا ئەو معنای بۆ معنای ئیجابیە ئەمە لایەنێکی کەشیوەیە کە شەڕ نەبێت ئەو پێشووتری شارەکە پێیان ئەگەر شەڕ نەبێت دەگە بتوانە سڵح بکەن حتاگە لە پرۆسەیەکی سیاسیە لە سڵحابن لەسەر مەسلەی میلیەوە ماونەتەوە خوان ناسیۆنالیستن و ئەفکارێکی ناسیۆنالیستی و سیاسەتێکی ناسیۆنالیستیانە بەڵام لە فەزای سیاست و سراعات و کێشمەکێشی سیاسی لە ناو تورکیا بڕاتە پێشەوە ئەوە هەزار قات باشترە بۆ طبقەی کارگر و بۆ خودی حرەکەی سۆشیالیستی لە منطقەیە ئەمانە هەمووی ئیجابین بۆ ینی حرەکەی کۆمەنیستی و کارگەری و بەعکسەوە ینی ئەمە لایەنێکی کەشی ینی ناسیۆنالیستەکان پێیان وایە کە مەسەر شەڕی چەکداری نەسەر شەڕی چەکداری و بازووی چەکداری لە مۆزوعی حرەکەی کوردیە من قەنەعەتم وایە لە یەکەم ڕۆژیەوە هەتاکو ئێسەی ئەوەی کە چەگەڵەگەر لە مۆزوعی مقاومەی ملیە وە بە تایبەتی لە ینی تایراتی ناسیۆنالیزمی کورد یان من مەبەسمە بە دەرەجەی ئەساسی یعنی ئەمانە پێشەوەی چەکەکان بە دژی ستەمکاری میلی بێت بە دژی خودی کۆمەڵگەکەیە کۆنتترۆلی کۆمەڵگەکەی پێکەن و ئێمە تەجروبەی 50 ساڵمان هەیە لە عێراق ینی لە 6 تا پێسەوە 6 ساڵە باشە 65 ساڵە
يعني ئەم تەجروبەیە ئیسپاتی کردو ئەم چەکانە پێشەوەی بە دژی دەوڵەت و بە دژی هیچ ئەو ستەمکارینی مەسەرەن لەسەر ئەساسی میلی بێت بە دژی کۆنتترۆلی خەڵکەکە و کرێکار و زەحمەکێش و کۆمەلگە و ئازادی خوازەکانیەتی ئەمە تا چەند بچێتە دواوە ئەم تا چەند بچێتە دواوە بە عکسەوە فەزان دروستەکە بۆی کە ئینسان بتوانێت سیاست بە واقعیانە ینی خەماتی سیاسی لە فەزایەکی واقعیان بڕاتە پێشەوە و کێشمەکێشەکان هەدەمێننەوە مەخسەمەوە نیە بڕوان من ئەوە تاسیڕەکەم تەسیرەکەی ئاوەهایە ئەگەر ئەمە تحقیق بێت بەڵام ئەمە یان وەکو پێشووتر وتم کێشەی زۆر لە بەردەمایە ینی ئەوان نیە بە بەسیتی تحقیق بێت لە بینی ئەو وتارەی ئەو داواکاریانە و لە بینی ئەو واقعەتی کە مەوجودە ئەو پرۆسسانەی کە مەوجودن یعنی وەکو چۆم بڵێ گاپێک فراخێکی زۆر گەورە هەیە لە بینیانە ئەمە یەک دووش من حەزەکەم هاوڕێ شەماتۆ بۆ کوشتێکی گشتی قسەی لەسەرکەم ئەگەر تۆ لە دوورەوە سەیری خودی ینی داینەمیزمی سیاست لەناو ئەم کۆمەلگایانەی بەشی کوردیەکەی هەر چوار پارچەکە باشە کە ئەوە سەیریەکەی یعنی یەک هینە یەک پرۆسسی گەورەیە تەمان حزابی تایە قوەی تایە ئەفکاری تایە کەلتوری تایە سڵاعاتی تایە یعنی ئەمە تەمان هینی خنکاندووە حرەکەی کۆمەنیستی خنکاندووە لە مەڵتیقەیە یعنی ئەوە حقەتەوە هەر یەکە اینجا چەکداریەکەشی و میلیشیاکەشی ئەو نیکە بۆ بەبان بەسەریەوە هەچ فەزایە کە ئەمە تۆزێ کەم بکاتەوە ینی ئاوهەوای دروست بێ حتا لە بەردەم بەهایەکی ینی باشتر دروست بێت لە بەردەم ئەوی کە خودی کێشەی نەتەوایەتی بە معنا طبقاتەکەی حلکەی بە معنای لە مەسلحەتی کرێکار و زەحمەکێش بێت نەک بێنێ پارتیویکێتی بخاتە سەر حوکم زۆر باشە من دیارە پرسیاری تریشم زۆرە هاوڕێم وێت بەڵام بەر لەوەی کە پرسیارەکانی کەم پێم خۆشە و هاوڕیانەکە بینەرمانن زۆر باشە کە ئەمڕۆ بینەرمان زۆرە بە سپاسی سەررجەمە هاوڕیانەکەم دەستخۆشییان نردووە بەشی کۆمنتەکانیشم خستە سەر شاشەکە حتممەەوە بڵێم ئەو کۆمنتانەی کە هاتوون لە کۆتایی بەرنمەکەیە ئەوانەی کە ڕاستەخۆ پەیوەندیان بە ناوەرۆکی گفتوگۆکەی ئێمەوە هەیە و پرسیارن یاخو سەرنجن حتمما بازەکرێن هەوڵەدەین وەڵامیان بدەینەوە و داواژەکەم ئەگەر هاوڕیان لەلایەن خوانەوە ئەم لینکی ئەم بەرنمەیە بڵاو بکەنەوە تاکو بینەرمان زۆرتر بێ جێگای سوپاسە ئەگەر نەشتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن بچمە سەر ئەو باسی تر کە باسی شیکردنەوەی ناوەڕۆکی نامەکەی من پێم خۆش بوو لەسەر ناوەڕۆکی نامەکە شیکردنەوەی بڵێن ئەو تعبیر و تێرمانەی بەکار هاتوون ئەو تێزانەی کە ئەتوانی لە نێوان دێڕەکانە بیخۆینەوە بە تایبەت ئەگەر کەسێکە دەبیاتی ئۆجالانی خوێن بێتەوە لە ڕابردووە تێی ئەگازانی ئەڵێکی مثلەن وشانێک کە بەکاری هێناون ئینە من جێگەی سەرنجە بۆم کە ئەمڕۆ یەکێک لەلایەن گرانی بگەکە لە یەکێک لە کەناڵە زۆر نەبینەکانە و وێبسایتە زۆر پڕبینەرەکانە وتارێکی نووسی ئەڵێ ئۆژالان داوای فدرالیزمی کردووە کە ئەسڵەن لەوا نەدەم بۆچی لایەنگری ئۆجالانەوە برادرە کە خۆی لە نامەکە شاڵێ واز فدرالیزم بێنەوە لێ داوای فدرالیزمی کردو بەر حاڵ کەسێکە گە شارەزای سیستەمی بیرکردنەوەی ئۆجالان بە تایبێت لە دوای گۆڕانکاریەکانی دوای سزنیەوە و دوای خوێندنەوەی بووکچینەوە تێگا لەو وشانە و لە عیبارەتانەی کە هاتوون من پێم خۆشە بزانم تۆ چۆنت بینیون ئەو پێکهاتانە یاخود نامەکە ئەڵێ چی بەڕاستی ینی جگە لەوەی کە باسەکە کە پەکەکە ئەبێ خۆی حلکە کۆمەڵی قسەی کردووە لەسەر مۆزوعی مەسلەی نەتەوەی کورد لەسەر ڕێگە چارەکەی لەسەرەوەی کە پرۆسیسە چۆن بچێتە پێشەوە پێم خۆش ئەوانە ئەگەر سەرنج تێ لەسەریان فەرموو دەستخۆش تامان خۆشت باسی کرد ینی من متفقم لەگەڵ ئەوانەی کە خۆت باست کرد ینی نامەکەی هەر ئەو سیستمەیە کە ئۆجەلان چەندین ساڵە دیفاعی لێکات و بەتایبەتی پاش بۆخانی ئیتحادی سۆڤیەتی و ینی ئەو ساڵەکانی بیدایەتی نەوەد ینی اینجا بە ئەگەر سەیریکەی مەسەلەن ئەو تاکی دەکاتە سەر مەسلەی ئەوەی کە بڵێن 1000 ساڵ لەگەڵ تورکیا بێکەوە بوون تەوان ئەوە ینی فکرێت تەرحەکە کە مەوزۆی ئەوەی بەعکسی و ئەو برادری کە باسی کردووە
يعني الله موضوعي نيشن ستيت يعني دولة قومي وفيدراليات و يعني خود مختاري اوتونومي دولة نتوى أصلا هذا تيزي دولة نتوى رتك دولة نتوى رزق يعني ردعته طبعا ما أنا همي أما ردعته إن جاء داوي هو كقبلين عابر يعني تيبرني مثلا ملي وهويتي ملي تيبرني بلام لها ما كانت الديمقراطية تحقيق به ونوع الآزادي هويت يعني لسر أساسي شناسي مثلا كوميونيتي كان أمانة تبتواني علاقي بينكم هنا كان يعني كوميونيتي كان رخي وأما إتبيسي بنيشن ستيت يعني بس بيسي بدولة قومية يعني دولة قومية روسكي طبعا الله ما أما كابيتاليزم عمي هنا وتعالى بمعناه كما يعني براتي كردو ترك جرته بسردمي سلجوقيا كان ضروري تاريخي شو طبعا رابطه يعني او دولة السلجوقي وقبيلة کوردەکان کە لەم ناوچەیە دانیشتون ئەوانە هاوکاری یەکتریان کردووە بە شەڕ و شۆڕکردن لەگەڵ دەوروبەریانەوە حقیقەتە ئەمە يعني مثلا ئەم نقطە اینجا دواتر ئەوەی کە هیچ ڕەدی ئەو نوع حل شتانایەتەوە چارەسەرانە دواتر دەسەر ئەوەی کە يعني ئەوەی کە بڵێن باسی سۆشیالیزمەکە باسی سۆشیالیزم ریال سۆشیالیزم طبعا ریال سۆشیالیزم يعني سۆشیالیزمی واقعی مەبەستی يعني ئەو هەرچەند جملەکەی کە بەکاری هێناوە بڵێ بۆیە من لەم خاڵەیە هینم هەیە ئەو تەرجمەی کە کراوە بە کوردیش تەرجمە کراوە بینیومە لە زۆر جێگا تەرجمەیەکی نادروستە ئەو ریال سۆشیالیزم باینەڵێ ئیستابلشت سۆشیالیزم بەکارێنێ ئەو کەلیمەیە بە تورکی کە تەرجمەی ئەەکەی بۆ ئینگلیزی ئەبێ ببێ بە ئیستابلشت سۆسیالیزم ئەو جاران مەبەستی ئەوەیە ئەو سیستەمەی کە سۆشیالیستی بووە لەسەرەوە لەلایەن دەوڵەتەوە دامەزرێنراوە جیاوازە لەو سۆشیالیزمەی کە ئەم ئێستا باوەڕی پێێتی ئەویژەوەیە کە ئەبێ لە کۆمیونیتۆ لە خوارەوە دروست ببێ ڕاست ناڕاست دروست نادروست ئەمان با بکەوتە ئەولا مەبەستم خودی وشەکانێتی ریل سۆسیالیزمەوە کە تورکیەکەی وتراوە ئەوانە کە تەرجمەیەکەن بە ئینگلیزی ئەیکەن بە ریل سۆشیالیزم نازانن مەبەستی چییە و ئەسڵەن لە مەبەستەکەی تێنەگەیشتون ئەو ئیستابلشت ینی بە ئینگلیزیەکەی بە ئیستابلشت دامەزرێنراو یاخود بە عەرەبیەکەی الاشتراکیە المشەیەدە یعنی ئەوەی کە تەشید کراوە لەسەرەوە ئەم بەمعنایە أخذ خوي واي والرأس إنت خوي للتحليل أخير شاهم لأنك كشي هي يعني موضوع ستالينيزم يعني اشتراكية خوي ستالينيزم سيرة قبلين اشتراكيتي واقعي كستالين يعني دفاعي ليه كردو يعني بلين أو ستالين أو اشتراكية الرسمية أم باسي اشتراكية داقة هاولا شما أم باسي يعني باسي يكيك شهر قولكاني أم أويك يعني ناشد الطبقات وناشد الموضوع السوشياليزم أو دوشتي بجيش كوا حقيقة حتى هناني ناوي استابلش سوشياليزم بيا خور غير سوشياليزم بيا ترجمكي بلان بهالحال أوي معناه هيبو معناه أوي كأما يعني تو يعني مسألة كقرا علاقي يعني سنو بندي كدوا لقال هيج نوع السوشياليزم يعني أو بما فيها أو باس كدوا رغم أو بقيتوا قبل أم خوي بالسوشياليزم زين بلان ماكو تعبير وكو مفهوم وكو سياسة يعني لتفكري أوجلانا نية وزائدا أمشي لم كاغزش زور واضحة يعني كأمنية موضوعك هويتها موضوعك ديمقراطيتها وإلى آخره طبعا من الناس أنا متشنا بس باسي سوشياليزم والنبوة يعني باوي كإيمبلين أو باسي نكردو ليرة باسي ناي سوشياليزم نابا باسي نكردو ليرة بەڵام ئەم ڕێبازە کە بووکچینیش داکۆچیلەکە باوەڕی بە ئەوەی کە پێوتێ خۆ بەڕێوەبردننی دیموکراتی ئەمە ڕێک تێزی بووکچینە مانوسیپلی پێما بە واخێنێتەوە بە ئینگلیزی مانوسیپلی لیبرەتاریان ئاوایە تحرڕی مانوسیپلی لیبرەتاریان ئەمە تێزەکەیەتی بووکچین و قسەی لەسەرەوەی خۆ بەڕێوەبردننی دیموکراتیە ئازادی خوازانە ئەمە تێزەکەیتی بەڵامەوە بووکچین و ئۆجارانیش پێیان وایە کە ئەمە ڕێگای بیناکردنی سۆشیالیزمە لەوێ ناوی سۆشیالیزم نابە بەڵام طبعاً طبقاوە چین و ئەمریکا باسی بە سەرمایه‌داریەوە بێت و سراع و ململانی چیناتی ومانە لە فکری ئۆجالانە نەماوەوە نییە ئەمە ئاوایە بڵێ
ئەوە لایەنێکی هاوڕێ شەماڵ بەس لایەنێکی گرنگتریش هەن لەسەر ئاسی ئەوە یعنی ئەوەی باسی کەپیتال ناکە ینی کەپیتالیزم باشی هینەکە ستیت کەپیتالیزمەکە باسی بەڵام وەکو سیستم وەکو کەپیتال کە تۆ ینی بۆزۆی سۆسیالیزم ینی خلاصبوون لە کەپیتال لە سەرمایە باشە یان لە ملکێتی خاصە لەمانە ئەم مەفاهیمانە نەماوە لە هینەکە حتا ئەمانش جاوا من لە شوێنێکی لە هینە ڕەنگە بینەسەری یعنی خۆی هەر خودی ئەم سیستما ئەگەر سەیریکەی لە ویچە نظری ئەلتەرنەتیڤی سۆسیالیستی بۆ مەرحەلی مەسەلەی ملی و ئەم حەلەیکە ئەم هێناوێتی ئەمە حەلقەیەکی وەسەتیە حەلقەیەکی وەسەتیە بەڵام حەلقە وەسەتیە ماناکەی ئەوە نییە کاگاتە ئەو حەلە سۆسیالیستیە بەڵکو حەلقەیەکی وەسەتی ئیجحازی ئەویکانەکە یعنی احتیوای ئەوی تریانەکە ینی مەسەلەن ئێستا با من حەزەکەم ئەوە تۆزێ ئەگەر هەرچەند چووە نامۆزوعەکە ڕەنگە تۆزێ دوور بکەوێتەوە مەسەلەن ناسیۆنالیزمی کورد ینی ئەوەی تەقلیدی و کلاسیکەکەی وەکو پارتی و بەرزانی وەرگرە کە مەسەن باسی دەوڵەتی سەربەخۆی کوردستان و حتا چوو بۆ ڕێفراندۆمەکەی و ئەویزەوە ئەمەدا حتا کە خۆی ڕئیس بێتەوەوانە تەحقیقی بکە باشە ئەم یعنی ئەمە ناکات ئەم هاتۆشتێکە کە باسی کۆمیونیتیەکە باسیەوەی کە تۆتە لە سەر قاعدەی ئیجتیماعیەوە و تەمان باسی هەویەت دەکات مەسلەی طبقات مەسلەی ئسقاطی سەرمایە مەسلەی بینای سۆسیالیزم و یەکسانی بینی ئینسانەکان لەسەر ئەساسی دامەزراندنی نظامێکی اقتصادی ئیجتیماعی ڕاقیتر ئەمە لە دەسووری کاری ئۆجەلان و پەکەکە و هیچ جێتێک لەو جیاتانە نییە لەبەر ئەوە یعنی ئەو سنوبەندێکە کردوێتی لەگەڵ سۆسیالیزمی واقعیە یعنی ئەوە پێشەوەی لەگەڵ حتا ستالینیزم و ئیستابلیشت سۆسیالیزم بێت ینی لەگەڵ خودی قەزەی سۆسیالیزمی شۆڕژگێرانە و مارکسیستیە و حتا کەلیمەیەکی مارکس لە قسەکانیان نییە ینی ئەو خۆشت ڕەنگەوەزان متابقت کردوێت لەم بەتایبەتی لەم هینەیە بە هەر حاڵ ئەگەر لەوی چەنەزەری تاریخیەوە سەیری کەیت ینی ئەم تەرحە ینی تەرحێکی وەسەتیە تەرحێکی ئینتیقالیە بەڵام ئەم تەرحە ئینتیقالیە لە نقطەیەکە کە جێتێکی ناسیۆنالیستی تەرحێکابێ بە تەرحێک بۆ ئیجحازی ینی تەرحێکی کە تەرحی سۆسیالیستی بۆی تۆ لە مەسەلەی میلی نەجاتی بێت تەمان خۆت دەزانی ئەوە واقعە بۆ هەموو کەس ینی سیستەمی میلی بە دەرەجەی بە پلەی سەرەکی لەسەر خەڵکی نەدار و فەقیر و کرێکار و زەحمەکێش و ژنان و لاوان و ئەوانە ئەشکێتەوە بەڵام ناسیۆنالیزم تیارێک وەکو تیارێک فۆرمێکی عادیە فۆرمێکی هاتێک کە فۆرمی خۆیەتی حتا ئەسالیب و شێوە کارکردێکشی بۆێنە کە مۆزۆی مقاومەی عسکەری و قەومی و میلیشیای ئەمانەیە یعنی بە هەموو نوعێ ئەم حرەکەتە ئەم هینەکە خۆی ڕبتە بە مۆزۆی مەساڵحی خەڵکەوە کە نەجاتی بێ لە سیستەمی میلی ئەم فۆرمێکی هاتووە جاریکە بێتەوە بە زنجیرەکات ینی جاریکە بێتەوە بە کۆت و چێتە ملی ئەینجا ئەمە ئەم پرۆسەیە ینی خۆی یەکێک لە مشکلەکانی ئۆجەلان ئەوەیە ینی لە خۆشی ینی لە ئیتاری ینی ڕوتێکی ناسیۆنالیستیە و تەرحەکەشی هەر لەو ئاستایە اینجا ئەوەیە کێشەکە اینجا لەوەیە کە خۆی حتا مەسلەی میلی بەم شێوەیە حل نابێت بەم شێوەیە حل نابێت ینی لەبەر ئەوەی کە یعنی ڕەنگەت هینێگەکە ئیسلاحێگەکە شتێکەکە بەڵام ناکرێتەوە مەسەلەن لە ئەسڵی مۆزوعات لە ئەسڵی مۆزوعەکە دوورکەویتەوە طبقاتی لێ دەرکەی و ڕبتی نەکەیتەوە مۆزوعی حەلی مەسەلەی بینی بە نظام زەدی سیستم ینی سیستمەکە تا سیستمەکە بمێنێ بە نوعێکی کە حتا ئەگەر لە زوڵمی قەومیش نەجاتت بێ ئەوەی کێتە سەر دەسەڵات و کە برجوازی و ناسیۆنالیستەوە پشت دەشکێنێ لە کوردستانی عێراق زۆر وازحام مەسەلەیە یعنی لە کوردستانی عێراق 30 ساڵە 35 ساڵە يعني 33 ساڵە نظر چنەکە يعني تقریبا ئەو ها 34 ساڵە يعني ئەگەر بە معنایە بێم دەسەڵاتی قەومی تحقیق بۆ لە کوردستانە يعني سڵتەی قەومی تحقیق بووە يعني حتا دەوڵەتەکەشی قەیناکە شقڵەکەی فیدراڵێتە بەس تحقیق بووە و ئەمە ئاکامەکەیەتی اینجا ئەمە تۆ ئەگەر بدە سیستەمی میلی لابێ و يعني ئەو طبقەی کە بەدەستیەوە ئەناڵێنێ وەکو چۆن بڵێ شۆرتکەتیکەی بەسەریا تێپەڕێنی ئەو نێڵی بێتە ناو سیاسەتەوە هەر ئەمەی لێ دەرەچێکە لە کوردستانی عێراقا هەیە و من قەناعەتم نییە بە هیچ نەوەی ئەمیش ئەمەی ئۆجەلان بتوانێت وەڵام بۆ مەسەلە جەوهەریە بات و مەسەلەی من ینی ناتوانم ئەوە کە ئەمریکا لە کوردستانی عێراقا
دروست بۆ ئەوانە تەژبیهکەم بەوەیکەوە ئۆجالانەیە چونکە ئۆجالان ڕێک بە دژی ئەمە قساکە بە دژی فدرالیزم قساکە بە دژی دەوڵەت نەتەوە قساکە هەتا بە دژی ئەو ریفراندۆمەش قساکە کە بەرزانیە ویست بیکە بۆیکەوە دەوڵەت لە کوردستانە جیاکاتەوە بە دژی ئەو تەرحەق قساکە کە ماوەیەک من و تۆ باوەڕمان پێی بوو کە ریفراندۆم بکرێ و خەڵک هەڵبژێر لەبەی نێوەی پێکەوە ژیانی ئازاد یاخود دەوڵەتی سەربەخۆ هەموو ئەمانە ڕەتەکاتەوە هەموو ئەمانە کاتە ئەولا ئەوەی کە ئۆجالان ئەوێ بیهێنێ ئەوەیە کە لە ڕۆژاوای کوردستانە ئێستا ڕوویداوە ئەوەیە کە من ئێستا هەر بە مناسبەتەوە ئەم کۆمنتەی ئاسۆزەن لێڵێ هاوڕێم و ئەیە دەوت بیر نەچێ ئەزمموی ڕۆژاوا ئاکامی بیرروکەی ئاپۆیە خۆسەری و ڕۆڵی ژنان و یەکسانی لە پرۆسی ژیان و سیاسیداوە قوڵبوونەوە لە ئایدۆلۆژی ئیکۆلۆژی هێشتا کۆمیسەکان نەیانتوانێت شرۆڤیکەن و ئاوا بیر بکەنەوە ئاوا بیکەنە بزوتنەوەی خەڵک و دەسەڵات و گەڕانەوەی دەسەڵات لە مەرکەزەوە بۆ خەڵک ئەمە یعنی مەبەستمەوەیە بەدەر لەوەی کە قوبولمانە تەرحەکانی ئایا بە چووەگا بە چوە ناگا ئایا مەسەرەن ئەزمموی ڕۆژاوە بۆ نمونە دەسەڵاتی ناوە بە شێخ حەمیدەکە من نازان چەند ژنی هەیە و چەند قاوە جێڕێە لە دیوەخانەکەیە و مەسەلە هەرەوە نییە سو باسی ڕۆژاواکەی بەڵێ قامشلی و ئەو شوێنانە ڕۆڵی ژنانی تایە بەڵام عشایریشی عەرەبیان لەگەڵ خۆیانە هێناوە بە حسابوانیش کۆمیونیتین و دەسەڵات بۆ شێخەکە و بۆ نوێنەرەکانیان قوبوڵە کات و ئەوانە چۆن مامەڵەی دەسوپێوەنەکانی خوانەکەن بیکەن ئەمەش بەشێکە لە ئەزمونونەکەی ئەنیسان ناتوانینیکە بەدەر لەوەی کە ئەوە وایە چۆن و چۆن نییە بەڵام من ناتوانم ئۆجالان ئیتیهام کەم بەوەی کە لە هەولێرا هەیە بەوەی کە لە سلێمانیە هەیە چونکە ئۆجالان بە هەموو تێزەکانیەوە ڕێک بە دژی ئەو ئەزمونێ بە دژی ئەو پرۆسیسێ من مۆزۆکە ئیتیهام بەو نییە یعنی من مقالەکەم ئەوە نەبوو ئەمە خۆی ناڵمت و حاڵەتێکی انتقالیە لەو هینە ڕۆشتۆ بەولاوە ئەوە وایە بەس من باسی شتێکی واوەترەکەم لەوە یعنی ئایا ئەمە بزەبێت ئەمە ئەگەینە خۆشە خۆش باسەکە و ناکۆکیانی کە هەیەی حتا مۆزۆی دەسەڵاتی یەپەگە و یعنی مۆزۆی قەسەد و ینی مۆزۆی ئازادی سیاسی لەوێ و ینی زۆر مەسائلی کە هەیە من با نەچینە ناو ئەو مۆزوعاتانەوە هەمووی کێشەدارن ینی ئەوان نییە بە بەساتت يعني مجتمع زۆر زای من حەزەکەم ئەو بڵێم مجتمع زۆر لەوە معقدترە کە وەختێ تۆ بتوانی بە بەسیتی مەسلەی فەرقی چینایەتی لە مەفهوم تا دەرکەی لە کۆنسپت تا تەرحکەی بتوانی بڵێ من شتێکی ناهینیان مەدەرێ یعنی وان نییە یعنی من تەجربەی هەموو دنیا اینجا ئەمەی ئەم کە منەڵم ئینتیقالیە وایە عناصری ئەوەی تیا خۆ مەسەن مۆزۆی ژنان باشەوە من هینێکم نییە مۆزۆی کە لە کۆمیونیتیە کات ینی نایاوێ هینی قومی ببێ بە عایق ئەمانە هەمووی باشن حتا ناوی ئیدارەی خۆی و ئەمانە هەموو مەسلەی ژینگە لەسەر مەسلەی ژینگەوە ئەمانەیە من بەعکسەوە ئێمە ینی تەئی دیوانەکەن بەشێکرە بەس بەحسەکەنەوە واوەترە من ئەڵم ئەمە لە تەحلیلی ئەخیرە شکڵێکی ئینتیقالی و شکڵی ئینتیقالی بە نقطەیەکە ینی گرتنی مۆزوعەکەیە ینی تۆکە ینی ئەو شتە يعني مجتمع نییە زۆر متەناقزە هاوڕێت شەماڵ تۆ تەسەوری کە مەسنیسە خۆ نامێنێتەوە دنیا هەر ئاوا بڕە بێ بە کەپیتالیزم ئەبێ بە سەرمایه‌داری بێ بە نمووی اقتصادی ئەبێ بە فەرقی طبقاتی یان لە تەحلیل ئەخیرە حتا ئەبێ بە یەپەکە و قەسەد و ئەمانە و دەسەڵاتی عسکەری وەرەگرن ئەمانە هەمووی لە نزمنی ئەو سیستمایەکە ئەوەی هێنێ یعنی اینجا نەفیکردنەوەی ئەمەی بەناوی ئەوەی ئەمە کە فەرقی هەیە لەگەڵ ئەوە بەڕێی من ئەوەش خۆی بەشێکە لە مۆزۆی ینی چۆن سەیرەکەی ئایا دەمە وەکو سۆشیالیستی وەکو مارکسیستە سەیری مۆزوعەکەیان وەکو ناسیۆنالیستێک ئەوەش مەسەلەن ئەکید ناسیۆنالیستی ئەوە زۆر بە باش دەزانێت ناسیۆنالیستێکی جەناحی چەپیانانی ئەمە زۆر بەژانەزانێت جەناح ڕاستەکەی زۆر بە خەڵەتی زانێت زۆر ئەسڵ دژیژێتی وەکو پارتی ئەوانە جا قسەکەم ئەوەیە بێ ئاوا بهینیکەین تەحلیلیکەین زۆر باشە بەرحاڵ من پێم باشە لەسەر باسەکان و بیر و بۆچوونەکانی ئەوجالان چونکە ئەو کتێبی نووسیەوە و حەقیشە لەسەرمان بەسەرپێی و ئەوانە بڵێن لەسەر قسەکانی بەڕاستی هەڵوێستە نەکەین ئەگەر بمانەوێت موناقەشەی بکەنوانە جگە لەوەی ئەزمونونەکە چۆن و چۆن نییە ئەو تیۆرانێکە و هێناوێتی وەکو کەسانێکە مەوزوعیان مامەڵاکەینوانە حقێتی لەسەرمان کە بیخوێنینەوە و دەستنیشانی ئەو خاڵانە بکەین کە ئەو لە تێڕوانی زانستیانە دوورکەوتەوە کە خۆی بەخۆی ناڵێ مارکسیستە من لەسەر ئەساسی منهەجی مارکسیستی بڵێ مارکسیستیان ناو خۆی ناڵێ من ئەوە بەڵام ئایا ئەمە توانای وەڵامدانەوەی بۆ تەناقوزاتەکانی مجتەمەعەوە باسێکە پێویستەکە ئینسان بە تەفسیل بیکانێک ئەوە بەسەرپێی بڕێن بەڵام لەبەر خاتی کاتەکەمان ئێمە ناتوانین ئەمە لێرەیە بکەین بە ئومێدەوەی خۆ بخۆ بتوانین
کاتێکی تری بۆ تەرخانکەین هاوڕێم وایە دەگەر فرسەت بێتوانە بە تەفسیلتر باسی بکەین. من پێم خۆشە لەسەر یەک ملاحظەی بەسیط هاوڕێ ینی زۆر سەریعی ئەو باسی سۆسیۆلۆجی هینەکە تەوری هیستۆریک ینی تەوری تاریخی سۆسیۆلۆجی کە ئەمە بەرەو ئەو ئیتیجایەیە بە بەڵام مەسە ئەم مەفهومە یعنی لەم خودی سەرمایهداری ئەمڕۆ و لە تەتەوری تەکنۆلۆژی ئەمڕۆ ئەو تەتەوراتانەی کە ڕوویاوە یعنی ڕەتێکاتۆ کە ئاساس ئیدامی ئەو تاریخی 1000 ساڵە هێنیتەوە ئێرە وەکو چۆن لە ئەم تاریخە سۆسیۆلۆجی ئەمە هینەکەیتی ئەوەش طبعاً بەڕێی من هەڵەیە ئەزای مەبەستم چیە هاوڕێم وایەت ئەم قسانی کە لێرەیە کراوە هەر دێڕێ هەر کەلیمەیەکی هەر وشەیەکی ئۆجالان کتێبی لەسەر نووسیەوە من ناڵێم دروستن یا دروست نین بەڵام من بە دروستی نازانم ئەم نامەیە بە تەنها بەدەر لەوەی کە ئەمرە سیاسەکەی چییە وەزیفە سیاسەکەی چییە وەکو سەنەدێکی فکری مامەڵی بکەین ئەسنادە فکرەکانی ئۆجالان کتێبی هەیە ئەتوانین بیخوێنینەوە قسەی لەسەرکەین من بەبەستەکەم ئەوەیە لە ئەو نامەیە بڵین بابەتی نیقاشێک و گفتوگۆیەشی مەوزوعیانە و بابەتیانەیە لەسەر فکری ئۆجالان وەنا ئەم فرسەتەش کە ئێستا هەمانە لێرە ئەمە ڕێگەمان پێداوە بە تەفسیل لەسەرەوە بۆیە مەبەستمەوە درستە من پێم خۆشە لەسەر جێگا و ڕێگای ئەم استراتیجاوە ئەم کۆنفدرالیزمە بڵین دیموکراتی کۆنفدرالیزمە لە چاو چارەسەری سۆسیالیستی بۆ مەسلەی نەتەوەیە ئەمانە چۆن لە بەرامبەریەکە وەستاون و چین ئەوانێکەوە ئەکەن چارەسەر و ڕێگە چارەی سۆسیالیستی بۆ پرسی مەسلەی میلی کارساستر بێت زۆر زۆر باشە دەست خۆشیان ئمە تقریبات بەشێکیمان دەما دەوەی پێشوە ئیشارەت پێەیە بەڵام ینی من وەکوتم ئەم هینە ئەم تاڕحەتەحی کۆنفیدراڵێتی دیموکراتی کۆنفیدراڵی بەدەر لە خەسائیسە ئیجابەکانی خۆی و بەحسماکە من نامێەوە بمەوە سەریامانە بەڵام لە ویچە نەزەری حەدی مەسەلەی میلیەوە ینی کە حەدی مەسەلەی میلی بکات ینی ئێمە مەوزوعی حەدی مەسەلەی میلی لە هەر چوار کوردستانەکان بەتایبەتی تەجربەکان کە پیا تێپەڕۆ لە عێراقا بەتایبەتی و لە هەتا سش لە سووریاش تقریبا ینی کێشەیەک هەیە ینی وەکو پێشووتر بەحسم کرد ینی زوڵمی ستەمی نەتەوایەتی عادەتەن لەسەر خەڵکی کرێکار و سەحمەکێش و ئەو چینە و ستەم لێکراوەکان ینی بەتابەتی ینی چینەکان و فیعاتە ئیجتماعیەکانی دەوروبەری تەبەقەی کارگەر ژنان لاوان ئەوانە باشە ینی کاریگەری ڕاستەوخۆی هەیە و تەسیرەکە سەر حیات و مەمات و ژیانیان ینی هەمووی بەڵام کێتە سەر سیاست وەکوتم ینی تاری برجوازی تاری ناسیۆنالیسمی کورد مە باسی ناسیۆنالیسمی کورد دەکەین ناوی عەرەبی شەرعی نەشتە ینی ئەم یانێ شکل و فۆرمێکی هاتێ و ئوسلوبێکی کارکردن و شێوەکارێکی هاتێ ینی شێوەیەک لە میکانیزمێ بۆ ئەوەی کە ئەم ئەهدافانی خۆی بەرێتە پێشەوە ئەمە لە توولی تاریخی ئەم حرەکەتە بۆ بەزەرت بەسەر شانی تەبەقەی کرێکار و ینی زەحمەکێشە اینجا لەزمنێ پرۆسەیەشە طبعاً زۆر جار لە پڕ ینی حتا کارەساتی وەکو ئاژبەتاڵێتە ئاراوە ئەویکەیەتە ئاراوە ئەوانەوە بەهەرحاڵ ئەمان یعنی لە باتی ئەوەی سیاسەتی دژی ستەمی میلی ارتباط بە خودی کۆمەڵگەکەەوە و بە خودی ئەو طبقەی کە بەدەستیەوە ئەناڵێنێ یعنی حل بکرێن ئەم یەکسەر ئەیباتە سەر مۆزۆی جیۆپۆلیتیکس ینی یەکسەر ئەم شکڵی ئااتێ و لە هەمان کاتە تەسلیحیەکە یان بڵێ چەکداریەکات و لە هەمان کات شایباتە ناو کێشەی ئیقلیمی و جیۆپۆلیتیکس یعنی وەکو چۆن بڵێ ها قەتعی دینەکەکە قەتعی پرۆسێسەکەکە قەتعی پرۆسێسەکەکە ئەو قەتعی پرۆسێسە خۆی بەشێکە لە کۆنتترۆلی ناسیۆنالیزم بەسەر حرەکەی سۆشیالیستی لە ینی لە ناوچەی کوردستانە لە هەموو ناوچەکانیان و هەمووشی تکارێ بێت و حتا پەکەکەش هەمان شتە پەکەکەش کاتوی هێزی چەکداری دروست کردو عینەن شتە تۆی سە بەحسی ئەمە فاهیم موشتانەی ئەمە بەحسێکی ترە بەڵام یعنی کەی هێزی چەکداری دروستەکە ئەمەی لێ بێتەوە ینی ئەم وەکو سێگە بۆەوە هەتا زۆر جەمنەی هێنم و مەسو حکمت بەکارێناڵ بێ بە تفەنچی مەملەکەت ینی وێنێت تفەنگانە لەگرێ بێ بە تفەنچی مەملەکەت باشە کە بووی بە تفەنچی مەملەکەت بە نوکی تفەنگەکە سیاسەتی تهدید کردووە سەلبی سیاسەتی کردووە تەواو ینی پرۆسی سیاسی ناچێتە پێش اینجا
لما سلي هين لما سلي يعني أم طرحك يعني تقليدية كانوا أم أسلوبيك هاي وحتى إيش بكتشر حين اشتتواز من اللي مفاهيم أنك أجلاني يعني بس وكو هيزي عسكري وكو قدرته وكو هيز باشا عين شد أم بروسيس شورت كتكا استا يعني طبعا أما ظلم قومي موجودة وخلق مقاومية كبرانبري بلام طبقي كان المفروض يعني خلق كبدسي وأنا لنا سياستي مستقلة خوي طرح كان برانبري بەشێک لە ناسیۆنالیزمی چەپ حتا سۆشیالیستەکان یعنی ئەوانەی کە مارکسن وەڵام چەپی ناسیۆنالیستن ئەم چەپە ناسیۆنالیستانە جاری کەێنەوە عینە شت بە هەمان شێوە ئیستیغلالی هینەکەکەنەوە ئیستیغلالی ئەم کەڵچەراکەنەوە ئەم سنەتە کار و تەقلیداکەنەوە و تەحلیلی ئەخیرە وەکو بەشێکی کە وەکو جناحێکی ناسیۆنالیزم دەور و کاریگەریە بینن لەسەرەوەی کە حرەکەی کۆمەنیستی و حرەکەی سۆشیالیستی و حرەکەی کرێکاری نتوانە سیاسەتی مستەقلی خۆی لە بەرامبەر حرەکەی لە بەرامبەر زوڵمی قەومیە بێنێتە ئاراوە یعنی جارێکە تێکەڵ پێکەڵ کات و یعنی ڕایکەشە بە 1001 اینجا ئەم پرۆسەیەکی زۆر معقدە یعنی من بەتوانم بڵێم بڕۆ تاریخی هەچی ئەم چەپانە هەیە یعنی حتاوانەی کە زۆر مارکسی بەناوی مارکسێتەوە قساگەم مەخسەمەنە ئیتیهامی کەس بکەمیان شتێ یان ئەهمیەتی هیچ کەسێ بێن مەخوارەکە ئیدعای مارکسیە دەکات بەڵام کەینی تەحلیلەکەی سەیرەکەی ئەچیتە ناو وردەکاریەوە ڕێککەوتۆتە ناو ئەو هینەوە ڕێککەوتۆتە ناو ئەو منهەج و تەسەور و پرۆسیسەوە کە ناسیۆنالیزمی کورد بە معنایە نییە لە پەیوەند بە مەسەلەی لابردنی سیستەمی ملیەوەی هێنێتەکە ئایەوە وە سۆشیالیزم ئەڕواتە ئەولاوە و حتا قسەیە بکەی لە بابە جارێک کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی هینە بێت لە زوڵمی قەومی لە سیستەمی ملی نەجاتی بێت اینجا تۆ باسی هینکەیت باسی سۆشیالیزمکەی من قسەکەم چییە ینی پێشەوەی کە ڕێگە حەدی سۆشیالیستی بۆ مۆزوعی مەسلەی میلی بێت لە پرۆسەکەی ئەوەڵە یەخەی پێگیراوە ناهێڵێ طبقەی کارگەر و خەڵکی کۆمەنیزم نێت دەمکوتەکەن ئەڵێ ئەمە ئەگەر باسی ئینتەرناسیۆنالیزم کە ئەڵە کوا فارسوایە لەگەڵمانە تعریف دقیقاً بەپێی تعریف قسەکردنی کارگەر لەسەر بەرژەوەندیەکانی خۆی لە بەرامبەر سەرمایەداری خۆوڵاتیە ئەبێتە تێکدانی ڕیزەکانی گەل و زەربەدان لە جوڵانەوەی بەرامبەر بە بەستەمینەتەوەی ئەمە تعریفەکەیەتی ینی ئاوا تعریفەکرە ئەم چەک بەدەستانە هەر کەسێک دەمەکاتەوەوانە کەی وەختی ئەوەمان هەیە تۆ باسی ئازادی بکەی کەی وەختی ئەوەمان هەیە باسی یەکسانی بکەی باسی ژیانی کارگەر و ژیانی خەڵکی هەژار و نەدار بکەی هەژاری و نەداریم کۆمەلگایی ئێمە ئەنجامی ئەوەیە کە ئێمە کۆمەلگایکی ژێردەستین کورد تا ئێستا خۆی نەبووە بە هیچ تا تۆ دابنیشی باسی ئەوکەی کە کرێکارەکەی چی لێدێ هەموو ئەمانە دووبارەما پێمانە وترێتەوە هەمیشە و دایم سەرکوتەکرین بە میرانە من دقیقا لەوە تێگەم کە بەستە بڵێ هاوڕە شەماڵ من حەزەکە ئەمە نییە یانچکە ئێمە خۆمان تیا ژیاوی نای تەجربەیەکی زۆر دەوڵەمەندمان هەیە بەڕاستی لەم مەسەلەیە اینجا ئێمە وەختی خۆی ساڵی 1984 بدایەتی ناو ینی شقاقاتی ناو کارگەران و بدایەتی دروستبوونی ڕۆت بوو بەیانەیەکمان دەکەن ناوی نووسرا بوو کۆمەنیست لەو بەیانەیە وتمان ئێمە فەرق ناکە یەکێتی چوو بۆ مخاوەزاتەوە وتمان فەرق ناکە ئەمە ینی مخاوەزاتەکە یان شەڕەکە یەک سیاسەتە یعنی حتا ئەمەی پەکەکەش کە من ئیساڵم ینی نەقدی لێگەی ئەگەر چەکەکەی دانێ و شەڕکە ئەگەر شەڕکە هەمان سیاسەتە هەمان ڕەوتە تیارێکی کێە ئەگەر سڵحیشکە بە هەر حاڵ جەم قسەکەم چییە ئێمە لە مۆزوعی سۆشیالیزم و علاقەی بەم حرەکەیەوە من ئەو نقطەیە حەزەکەم تۆزێ تۆزیحم یعنی طرحی ناسیۆنالیستی کلاسیک ئەوەیە کە دەوڵەتی مستەقلی کوردی دروست بێ و ئەم دەوڵەتە حەقی نییە بەسەر هیچ شتێکەوە بورجوازی ئیدارەیەەکە پارتی ئیدارەکان کەسێکە ئیدارەکە و حتا لە مۆزوعی ڕفراندۆمەکەی 2007 زۆر وازح بوو کە چەپەکان قشت بەشێکی زۆریان چۆن کەوتن نشوێن ئەو مەسەلەیە کە ئەوەی یعنی مجرد مادام ئەو باسی ڕفراندۆمە کات و باسی استقلالی کوردستانەکە ئێمە ئەبێ بڕۆین لەگەڵیا لەبەرەوەی نیە مەوزوعی مەسەلەی ملی نەجاتایە باشە ئەمە تیۆریەکەی بوو باشم تیۆریە غێرە سۆشیالیستیە تیۆریەکی سۆشیالیستی نییە تۆ باسی بە مشخصی باسی مەسەلەی ملیەکە ینی ئەحکامێکی عام هەیە تۆڵی حەقی تەقریری مەسیر ئۆکێ حەقی تەقریر مەسیر لە ئازاد وەکو حەقی حتا دروستکردنی دەوڵەتی سەر بەخۆی هین و ئەوانەکەەوە حتا ینی ئۆجلانیش خستوێتە ژێر پرسیارەوە
يعني ئەمە بڵێن وەکو ئەم مەبدا عامە هەیە باشە بەڵام ئەم مەبدا عامەدا واقعی ئەمڕۆی سەرمایه‌داریە و لە علاقات و توازنی قوی طبقی لەم استقطاب طبقاتی کە دنیا إلى آخر درجة طبقاتی بۆتەوە يعني معنای خۆیە تۆ ناتوانانی مەسەن بڵێ من پارتی ئەگەر بچێ ڕفراندۆم بۆ بکە یعنی مەسلەی میلی بۆ حەلکرد و مەسلەی میلی شکڵەکەی بۆ حەلەکەن بۆ ناسیۆنالیزم حەلەکە بەڵام بۆ طبقەی کارگر و بۆ خەڵکێکە پێ زەبت بەدەست هینەکەەوە نەقلبێ بۆن یەکێکیکە یان لە مستەبیدێکەوە نەقلبێ بۆ مستەبیدێکیکە من قسەکەم چی بڵێم يعني ئەم پرۆسەیە کە سەیرەکەی لە بینی ئەم کلاسیکەیە و لە بینی ئەمەی ئۆجلانە طرحی سۆشیالیستی بۆ حەلی مەسلەی میلی چییە؟ طرحی سۆشیالیستی وتم پێش مشتە طبقایەتیە یان لە ساسی طبقەکەەوە حرەکەکە و مەسلحەتی سڵاعی طبقی سیرەکەی وەرەگری بە نەزەری اعتبار ئەمە یەک دوو سۆشیالیزم و سڵاع بۆ سۆشیالیزم خەباتی سۆشیالیستی پرۆسێسێکە یعنی شتێک نییە تۆ مەسەن ئیلا بەداینەی بە ئیستقلالی نەتەوەییە بڕوە اینجا تۆ ئەگەیتە سۆشیالیزم حتا زۆر کەس لە چەپەکانەوە تەرحەکەن ئەڵ با استقلالەکە بکەین جا وەختە سۆشیالیزم لە کوردستانە تەرحەکەن بەس ئەو پرۆسێسە ئەو خەباتە ئەو نزالە یعنی احتیمالە لەگەڵ کرێکاری تورک و عەرەب و فارس و هەچی نەتەوەکانی کە یەکەگرێ مەسلحەتێکی چینایەتی هەیە شتەکە بگۆڕێ باشە ئەمە یعنی ئەم تەرحە زۆر زۆری فەرقە لەگەڵ ئەم تەرحەیکەیە دوو تەرحی چینایەتی جیاوازن دوو منهەجی تیۆری و ماکسی جیاوازن ئەمەی هین ئەمەی ئۆجلان من بەر نەزەری خۆم من طبعا تەفاسیلی نقاتەکانی باز ناکەم بس وەکو تەرح لە ڕابطە بە مەسلەی میلیۆ حەلقەی وەسەتە لە بینی ئەم دوشتا بەڵام ئەم حەلقە وەسەتێ لە نقطەیەکە یعنی احتیوای ئەوی تەرحی سۆشیالیستی و ڕێگەگرتن پێی ئەوە قسەکەم زۆر باشە بەرحاڵ من وا ئەزانم بەشی زۆری پرسیارەکانمان باس کرد بەڵام لێرە کۆمنت و شت هاتەوە هاوڕانی تریش ممکنە پرسیاریان هەبێ یاخود ئیسیفساریان هەبێت لە سەرم بابەتانە ئەو کۆمنتانە کە هاتوون مەجبورین کە نیشانیان بین و قسەیشان لەسەر بکەین وێ ڕایەوەی کە سپاسی سەرجەم هاوڕێیانەکەم کە دەستخۆشانیان نردۆسڵاویان کردو سلااوان لێبێ هاوڕێیان و بۆ مێدەی بتوانن کە لینکیان بەرنامەیە لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە بۆی زۆرترین هاوڕێیان بیبینن ئەوڕێ نەوزاد بابان کۆمنتێکی نووسیەوە بە سەرەتا بەوە ئەو دەسی پێ کردووە لە لینی ناڵێت نەتەوەی ئۆتۆنۆمی مافی یەکسان لەگەڵ نەتەوەیکی خاوەن سەروەری نییە نەتەوەی ئۆتۆنۆمی مافی یەکسانی لەگەڵ نەتەوەیەکی خاوەن سەروەری نییە بەبێ یەکسانی بەبێ ئازادی جیاکردنەوە هیچ ڕێکەوتنیی ئازاد و خۆبەخشانە هاوبەشی هاوکاری و لە درێژخایانیدا لەوانەیە گرتنێک لە نێوان هەردوو نەتەوەدا نامێنن مەرجی پێشوەخت بۆ یەکسانی یەکڕێزی ئازادی جیاکردنەوە ینی بەسەوەیە کە ئەگەر ئۆتۆنۆمی وەرەگریت و دەسەڵاتێکی مرکزی وجودی هەیە ئەمە نابێتە یەکسانی وەخو مافەکانی نابێ بەبێ مافی جیابوون و من وا لە قسەکەت هێگەم نازانم وازانم وایە بەرحاڵەمە ئەمە دیارە ئەم تەرحەی لینین کۆنە بەڵام باسەکە لەسەرەوەیە کە پێم وابێەوە جاران ئەمەی تەجاوز کردووە یاخودە و نامەیەوە جاران هەموو ئەمەی تەجاوز کردووە هاوڕێم وایە دەگەر کۆمنتێکت هەیە بچینە سەر دەست خۆش و دەستی تۆ خۆش و دەستی هەڵدە نەوزادیش خۆش بێ بۆ تاالقەکەی ئەوە وایە ئەوە ینی مەفاهیمی ئەسڵی ئەساسی لینینە ئەو حتا لە مەسن مافی چارەنووس دیاریکردنی مافی چارەنووس بەبێ ینی یەکسان ینی حەقی جیابوونەوە مانای نییە ینی حقی دەوڵەتی سیاسی خۆی ینی سەربەخۆی خۆی مانای نییە حەقەکەت نقصانە ئەوانە بڵێن ینی شتی کلاسیکی ئەساسین لە مۆزوعی مەسلەی میدیا بەڵام ینی حتا لینینش خۆی ڕبتی کردووە بە زۆر بێ بوازەحی حتا بەشە لە برجوازی قومی ڕخنە لە لینی نەگرن کاڵە مەشروتی کردووە مۆزوعی حرەکەی قومی یەکەم یەک دوو شتەیە بە حەزەکەم ئەوە بێنمە ئاراوە یەکیانەوەڵا ئێمە قەناعەتمان بە حەقی جیابوونەوە هەیە بەڵام حەقی جیابوونەوەکو حەقی تەلاق وایە ینی بە معنە میسال هێناویانەتەوە حتا کۆمەسەکانی و کاتانە بەڵام حەقی تەلاق بێ بە حەق بناسرێ مانایەوە نییە کە تۆ تەشجیعی تەلاقی نەوزادی ژەمەی نووسیوە ئاگاداروی بەڵێ ڕۆزاش وایە ئەو دیکان نووسیان و قسەیان لەسەری کردووە باش اینجا دوو
تۆ ئەو حتا لینین لە شوێنەکە ئەڵێ ینی مۆزوعی جیاببوونەوە کە تحقیق بوونی وەکو جیاببوونەوەکردین بە فعلی مرتبطە بە مەساڵحی طبقەی مەساڵحی خەباتی جینایەتی ئەو حتا ئەو تعبیرە بەکارێن من جوان یانی دەبیرمە کاڵە ینی بەرژەوەندەکانی خەباتی چینایەتی لەو وڵاتەیە ینی بزانانی ئەمە مناقزە بۆ یان مناقزە مەسە تۆ دەوڵەتێکی ڕژعی کۆنەپەرستی سەر بە ژێدێکی ئیمپریالی لە وڵاتێکە حتا وەرە دروستکە یانێ بی بە بەڵا بەسەر طبقەی کارگر لە بەقی شوێنەکانی کەیە حتا بەنسبە خودی وڵاتەکەی خۆشتەوە یعنی ئەو شتنیە مەسن تۆ بە مطلقی ئەم هینە بکەیت ینی دیفاع لەوە بکەیت حقەکە هەیە ئەبێ حقەکە بێ تەڕەدد بەڵام ینی تحقیقی و بە عملی بوونی و ینی مەشروطە بە مۆزوعی تۆ تەوسیە چی ئەکە آخر نەخوا حقەکە هەیە بێ مافەکە بی ینی بەڵام تۆ مەسەن چۆن وەکو مافی تەلاقە لە بەڵام بە خەڵک ناڵێت بە هەموو ژن و پیاک ناڵێ نەبێ ڕۆنێتە تەلاق بەر یا بە هەموو ژنێک کە کێشەیەکی هەبێ لەگەڵ بێردەکەیە بەڵێن هەر کێشەیەکتان کەوتە دەمبۆڵەیەکتان داوای تەلاق کۆچەوە لای مەحکەمە خۆ جاکەرەوە بەڵامە بێ مافی تەلاقی هەبێ هەردوو لا هەم پیاوەکە چۆن هەیە دیژنەکە ژاوانی بێ هەم چۆن نەتەوەی سەردەستەتی نەتەوەی بندەستیش هەی بێ ئەوێ جیابێتەوە جیابێتەوە بەڵام ئەوی کە تۆ تەوسی چیەکە ئەوە فەرقێکە تۆ بانەوازی چیەکەی بانگەشەی چیەکەی وایە جیاوازە دروست تێگەیشتمونیە باماتەوە لە شوێن لە شتی مشخصیشە بە گوێرەی ئەوزاعی مشخص ینی مەقسەمانی مەبدەعەکە لابێ مەبدەعەکە بەنی کردووە بەچە گرتێتە بە ڕاستە ئەم کۆمنتەی ئاسۆزەن دیژەڵێ پێم وایە هێشتا زووە دەرەنجامەکانی بزانین دیارەمە بەستی نامەکەیە ئاپۆ کاریزما و دامەزرێنەری پارتی کرێکارانە کاریگەری زۆر دەبێت لەم گۆڕاندا تورکیا ناچارە ئەم پرۆسەی ئاشتی قوبوڵ کات نەخشەی سیاسی جوگرافی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕێت ئەوەشمان بیر نەچێت کلیلی هاتنە ناوەوەی بازاری هاوبەشی ئەوروپا لەم ئەم پرۆسە ئاشتیە بەرحاڵ نازان بازاری هاوبەشی ئەوروپا دەمێکە لە تورکیا باز ناکرێ بەڵام بەرحاڵ ئەوەشکاڵێ ناچار ئەم پرۆسی ئاشتی قوبولکە ئەم قسەی هاوڕێ ئاسۆ واگەینەکەم پرۆسی بەسەلا داسە پێنراوە ناچارە قوبولیکە من واز هەرم تورکیا خۆی مبادر بووە لەم بابەتەوە بەشێکی قسەکانت من هاوڕاتم هاوڕێ ئاسۆ بەڵام ئەوە کە ئەم پرۆسی بەسەریا داسەپاوە من پێم وانێ من بازام نەخشەیەکی تورکیا بۆ وەڵامانەوە بە بەرژەوەندەکانی خۆی هاوڕێمێت دەستخۆش دەستخۆش دەستێ بتان خۆش بێت دەستیاوڕێ ئاسۆش خۆش بێت یعنی من ئەو شتەی کە بڵێن ئەوەی کە ئەبێ بەواقع یان ناتوانێت ئینسان تەواو ینی تاکید کاتکە و پێشوتیش بەخسم کرد ینی ئەو پرۆسێسە و ئەو شتانەی کە لە ئەرزی واقع هەیە لەگەڵ ئەوەی ینی ئۆجلان ئەو نفوزە معنەوی کە هەیەی ناتوانانی بڵێ تەتابقەکە ینی مەسەر فەرقەکەیسە خۆی قائیدی حرەکەکە بواە لە ناوی بواە و یعنیەوە باسێکی ترە بەڵام ئەم نفوزە معنەویە کافی نییە بۆ ئەوی تۆ پرۆسێسێکی گەورەتر ینی بتوان یەکسەر مەسەرم بچێتە ژێر ینی بەگوێی بک و هین بیسە هەر ئێستا خۆی سووریا ئەوە ینی تقریبا چۆتە دەرەوە لە مۆزوعەکە ئەمەی یەکپەکە حتا پەکەکەش ینی وەکو باسمان کرد دنیای مەشاکل هەیە لە بەرەوەی کە چۆن بیزەبت ئەنەسی ئەم نامەیە کە خۆیان حەلکەن و چەکدانێن و هەمووی ئەمانە بکەن یعنی ئەمە بەسیط نییە ئەمە سادنی و بە بەسیتی ناڕاتە پێشەوە من تەسەوەر ناکەم ینی ئەو نفوزەی خۆی ناسیۆنالیزمی کورد ئەوە بە پیشان بە کە ئەو نفوزە معنەوەی کە پەکەکە هەیە کە ئۆجلان هەیەی کۆکچۆڵە قۆتێکی قاهرە بەڵام حیاتی واقعی و حتا خودی مەساڵحی ئەو هێزانە ئەوش قۆتێکی قاهرە لەوە بە قوتر ینی من تەسەوەر ناکەم مەڕا بە بەسیتی تحقیق بێت من دوێنێ بوو پێما بێ ئەو خیتابەی ئەردۆگارم جوێ بوو یەکێک لە شتەکانی ئەو بۆ هەڕەشەیە کرد باسیەوەیە کرد ئەیود ئەگەر یاریەکی وا بکەن کە بە ناوێکی ترەوە دەرکەوێتەوە ئەم جوڵانەوە ئەو ڕێکخراوە تیرۆریستیە بە ئیسلاحی ئێمە ئەو دەم دار بەسەر بەردەوە نایەڵین ینی هەمووی تێگەدەین بڵێن هەڕەشەی زۆر توت دێکرد کە لەم پرۆسیان نەمان خەڵەتێنن ینی فێڵمان لێ نەکەن ینی مەترسی ئەردۆگانی ژەوەیە کە بەڵێ ئەم چەکەدا ئەنێ پەکەکە و پەکەکە هەڵەوەشێتەوە بەڵام گروپێکی دیاریکراو لە پەکەکە جابێتەوە درێژە پێداوە ئەم ئەگەرە ژواری دەو هەیە بە تایبەتی ئێران لە ناوچەکە ممکن ئێران دەستی تێخات و کارێکی وا بکە هەر بۆیە دووبارە هەڕەشەشی لە ئێران کردەوە
ئێران ممکنە ئەم کارانە بکە لە پێشووترا کردوێتی، بەڵام ئاگادارەکەینەوە کە ئەمە لە بەرامبەر ئەوی شاتوانێ بەکار بهێنرێەوەمانە بە جۆرێک کە ڕەشێکی لەم بابەتانەی کردیانی پرۆسەکە چۆن بڵێن پێ هەنگاو هەڵهێنانە بەناو حەقلی ئەلغامە مەسەلەکە ئاسان نییە وەک تۆ باست کرد دقیقەن وایە. قسەیەکی تر هەیە لە هاوڕێ جەماکرێکار کۆمنتێکی داناوەڵێ خۆ کوردستانی عێراق لە وەڵام بەوایە بوو کە ئەگەر کێشەی نەتەوەی چارەسەر بێ جوڵانەوەی سۆشیالیستیە چێتە پێشەوە پێ تعبیرێکی لەم بابەتە لە پێما بە قسەکانی هەردووکمانە هات ئەڵێ نووسێتی خۆ کوردستانی عێراق مەسلەی ملی نەماوە بۆ لەوێ حرەکەی سۆشیالیستی ناچێتە پێشەوە. پرسیارێکی معقولە. باشە دەست خۆش هاوڕێ جەواد من جوابەمەوە بەڵێ فەرموو. یعنی مەسلەی ئەمە ستەمی ملی وایە نەماوە لە کوردستانی عێراقا ئەوە وایە، بەڵام مۆزۆی ئەوەی کە حرەکەی کۆمەنیستی و سۆشیالیستی بۆ ناچێتە پێشەوە هەر وەک وتمان هەر مەسلەی ملی نییە، ینی خۆ ئەوە نییە، ینی تۆ بێ حسابەوە بکەی ینی دنیای ئەوای قوشتیکە هەیە لەم ڕێگەیە. ئەمە لایەنێکی کەشی ئەوەیە کە خودی لایەزان ینی ناسیۆنالیزم وەکو فکری ناسیۆنالیزم ڕەغمەوەی کە ستەمی ملی نەماوە و ئامال و ئاسۆی ناسیۆنالیستی و دروستکردنی دەوڵەت و ئەمانە یعنی لایەزان زۆر بە عەمیقی لەناو خودی کۆمەڵگەکان مەوجودە، ینی ناتوانین بڵێن نەفیکەینەوە هەرچەند ڕەنگە بە کە خەڵک هیچی لەگەڵ هینا نەماوە لەگەڵ پارتیویەکەتیان نەماوە ئەوە وایە لەباری سیاسیەوە ناسیۆنالیزم فەزەح بووە، بەس لەباری ینی تەقلید و سنەت و ئاسۆیەکە مەوجودە لایەزان مەوجودە، بەڵام ئەمە لایەنێکی کەشیەوەیە کە ینی پرۆسەکە تۆزە لەوە معقدترە، ینی بەعام کۆمەنیزم لە ینی هینی زەختی زۆر دەسەرە زۆر براوەتە دواوە و یەکێ لە نقطە هەر ئەساسەکانیشی بەڕاستی من حەزەکەم ئەو نقطەیە لێرە ئیشارەت پێ بم، ینی نقطەی بیدایەت ئەوەیە کە تۆ بتوانێت ینی مارکسیزم جارێکی کە ئەحیا بکرێتەوە، ینی جارێکی کە لەم هەموو تەشویهات و ئەم هەموو ینی سیاساتە نادروست و هینانە نییە نەجاتی بێ و بتوانێت بە معنای کەلیمە ببێ بە شتێکی ئیجتیماعی مرتەبط بێ بە اعتراضاتی خەڵکەوە. هەر ئێستا لە عێراق و لە کوردستانە ینی خۆتان دەزانن ینی ساحەکە ینی تۆ حتا کە اعتراضاتی کارگەریەکرێت ینی لە هی مامەسانەوە بیگرە لە وەسەط و جنوبە بیگرە سەر مۆزۆی سلەمە ڕەواتب ینی بڵێن پلەبەندی ینی موچە، ئەمانە هەمووی نییە سێرەکەی حرەکە کرێکاریەکە مەوجودە لەبەر ئەوەی کە چەپ یان نیتوانوێت تەواو نفوزە پیا بکات و خەت و هینێکی سیاسی وازحی هەبێت و عملیان بەشدار بێت یا ئەمانە سێرەکەی تایداتی کەزاڵە بەسەریان. ئەمە زۆفێکی گەورەی کۆمەنیزم و حرەکەکەیە لە کوردستانی عێراقش و لە عێراقشە کە کوردەکەی لە ناوچەکانی کەشە لە هەموو دنیا شاوایە ئەم جوڵانەوەی لە هەموو دنیاە دەرگیری کێشەیە. بەڵام نقطەی ئەساسی چیە هاوڕێ شەماڵیانی نقطەی ئەساسی لەکوێوە دەست پێەکەی من یەکێک لەو شتانێکە ئەمە زۆر تاکید کە مەسەن یانەوەی کە تۆ یانێ بێ خەتی مارکسیستی لە بەرامبەر دنیای ئەمڕۆیە و سڵاعی طبقات و تەوازنی طبقاتی ناو کۆمەلگانە بە معنای کەلیمە هینکەی ینی بەکار بهێنی و بتوانی نەجاتت بێت لەم هەموو کێوە لە ئەفکار و ینی تەوەجوهاتی جهاتی کە ئەو طریقەیە طبقەی کارگەر یەد لەگەڵ خەتێکی هینە، ینی ئەوها نییە مەسلحەتی واقعی ئینسان زۆر لەوە گەورەترە کە مەسەلەن ینی ئەگەر تو بتوانی ینی شتەکەی تۆش لەگەڵ ئەو مەسلحەتە واقعەیە بگونجە و ڕەبت بێ بەیەکەوە بێ بەقووەت، ینی ئەوان نییە بڵین معزولە منێت تۆ ئەمە لایەنێکی دانی کەشی عادەتەنە بێ یەک شەفسار پێ ناوڕێ ینی دنیا لە تەغییرە، ینی ئەمە وەکو مارکسیست سەیری پرۆسێزەکەین سەیری هین ناکەین سەیری شتی جامد ناکەین ئیسە تەراجوع بەڵام هەر لە ناو ئەم تەراجوع سەیرەکەین شت ئەقڵێ ینی وەکو چۆن بڵێ هینە بێت ینی نمووەکان وەلە نقطەی ینی نقاتی انعطافاتی گەورەیە عادەتەن حرەکاتی کۆمەنیستی زۆر بچووک و هینە بن بە شتی گەورە گە سیاسەتی سەحیحیان پێ بێت. معلومە کێشەی تر هەیە بەڵام لادیکەم ئەو کێشەی ناسیۆنالیزمە لە کۆڵ جوڵانەوەی سۆشیالیستی بۆتەوە بێمە بە معنای خەباتی چینایەتی ئەوەی کە دەرکەوێت و لەسەر جادە خەڵک یەخەی
دەوڵەت و سەرمایه‌داران بگرێت لەسەر مافەکانی خۆی و ئەمانە ئێمە لە کوردستانە بەم بەرجەستەیی ئێستا کە ئەیبینی نەمان بینیەوە. ئەمە زەمینەیەکی مادیە ممکنە بتوانێت فرسەت کاتەوە کە جوڵانەوەی سۆشیالیستی شکل بگرێت دیارە هەر تەنها ئەمە بەز نییە، ئەمە ئەو ئاوەیە مەلەی تیاکەین بەڵام پێویستە مەلە بزانین، پێویستە بزانین کە چۆنچۆنی بەرەو ئەهدافەکانمان و بەرەو کارەکانی خۆمان هەنگاوەنین. بەرحاڵ ئەم کۆمەنتی هاوڕێ ئاسۆزەندیش هاتبوو پێشتر پێم وابێ باسمان کردە لە کاتی قسە و باسەکانە ئاسۆزەن پێم وابێ هاوڕێ ئاسۆ ئەمەی سەپاندنەکە فشاری نەخشەی ئیسرائیل و ئەمریکا بۆ کورد لە ناوچەکەدا هاوڕێ شەماڵ ئەوە دیارە مەبەستی ئەوەیە کە تورکیا لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە ئەم نەخشەی بەسەرا داسەپێنراوە. بەرحاڵ ئەمە یەکێکە لە تیوریەکان من نازانم چەندێک وایە من ئەوە تعلێقێکمێ لەسەرەوەدەم دەست خۆش هاوڕێگیان ئەوە ینی شتێکی کە هەیە قسەیکە هەیە کاڵێ ینی بڵێن ینی ئۆردوگان و ینی سیستمی بەجوازی زاڵدا تورکیا تقریبان بۆی کە ئیسرائیل و ئەمریکا یانوێ مەسلەی میلی بەکار بێنن وەکو هینێک حرەکەتێکی لەسەر بکەنەوەمانامە دەست پێشکەری بخاونەیەڵێ ئەو قسانە شەیەدا تحلیلی هەنێ لە محللین و ئەوانەیە بەس نازەمەوەش چەند ڕاستە بەڵام لە ئەمە ینی حساباتی هینە کرێت ینی بەڕاستی ئینسانەوە لە تەسەورەکە دەرنەکات یعنی ئەوەی تورکیا یعنی مەساڵحی خۆی چۆن ئەڕوات و حتا ئەگە حساباتی مۆزۆی دەور و نفوزی ئیسرائیل و ئەمریکا کە منطقەی شەرقی ئەوسە دەگۆڕێت بەعکسەوە وای کە بچێ إلى حد ما احتواء مسألة ملي بكاتو أم حلشي كيسه هنا ويتي بو أوي على الأقل أو بوارا بو أوان نخلق أنا بجاري أمش مثلا بمضبنة بو موضوعي يعني مصالحي تركيا عاقبتها يعني أوش بطرحها پرسیارێکی کەی ئایا مەسلەی کوردی هاوڕێ جەبار محسینەڵێ ئایا مەسلەی کورد تەنها لە ئاشتی هێزێکی چەکداری کورد لەگەڵ دەوڵەتی تورکیادایە ئایا ڕێکەوتن و ئاشتی ئیتر خود بە خود ماف دەدا بە کورد ئایا خەڵکی تورک خۆی خاوەن مافە هەتا کوردەکە مافی پێ بدرێت ئایا ئەمە خۆی شەرعێدانی بە دەوڵەتی کوردی هەروەک چۆن ناسیۆنالیزمی کوردی عێراق لەگەڵ حکوومەتی مەرکەزی کردی فەرموو هاوڕێم وایە منیش جوابێکم هەیە دوایی تۆ فەرموو باش دەست خۆش بێ دەست خۆش هاوڕێ جەبەرگیان یعنی خۆی وایەوە حەلی ناکە خۆی دەدی تۆڵێ ئەو ینی حەلی مافی هەیە خەڵکی تورک زمان ینی لە تورکیا تاکو و لەگەڵ زەحمەکێشی کوردستان ئەو مافە بەدەست بێنێ ینی بەستۆ گەریسە سەیری بکەی ئمە پێشوتیش بەحسمان کرد ینی مەسەن فەتەی ئێستا لەگەڵ مەسەن تۆ بڵێ 2 ساڵ لەمەوە بەدیان پێشوتریش يعني فرقي حتى أوضاع دايناميزم حياتي سياسي وفكري وكلتوري وهن لنا خذي تركيا جوازها هسه مثلا حتى عمدو حزبك يسد دولة بين أمي ديم أمي أخير يعني حزبك ونشاطك أو أنا بلام لها ما كاتشا يعني تركيا زاني عمي تقريبا كنترولي بناكلي أم بروسس سياسي دسي فيك الدوا ومن تصوركم يعني أوجلان وحتى باكتش خوان أزانن يعني موضوعي نازم إشارة بيانا بلا موضوعي بكاكا باش أم صراعات وشتين أم دوري سبب بحركة سياسية يعني دور نفوذي هي لناو دور نفوذي يعني فكري أم لناو ما بس أما خوي شرعية دانية بدولتي تركيا وهلا نسيما دولتي كردي أما بس يوم اللي رياكا نساء ما خوي شرعيداني ودولتي كرد ما بس دولتي تركيا بلي دولتي تركيا أخي يعني موضوع الشرعيات والشرعيات ندانية ما نهيزي معينة للصراع يعني من باقصك تعبيدك تاراتي مختلفة والدولة لا يكون أمش فككو أم حركة ناسيوناليستة لكن كأمان الشرعية وكو بيشوتيش باسم كرد مفاوضات كان لقال ياخذ شركه لقال يكشنا يعني سياسه قال له تحديد ذات تو بيت الدروي ام دوبشا لوش نظري طبقيه كي كولا موقعي كي كون نقطه بقري زۆر باشە من حتمما جوابم هەیە بەم پرسیارە ئاورە جەبار موحسین بەڵام ڕۆژی پێنجشەممە لەگەڵ هاوڕێ ڕەحمان حسێنزادەیە بەرنامەمانە بەتوول و تەفسیل لەسەر ئەم پرسیارانە و پرسیاری تیش قسە ئەەکەم ئەم بەرنامەی من زۆرتر ویستم پرسیار بکەم و گفتوگۆ
ساز بەم نەگەوەی کە خۆمڕێی خۆم دەربڕم گەرچی جار بەجار قسەیەکم دەڵێ چۆن نەماوە دیارەوە هاوڕێ سەلام عەبدوڵڵا مەبەستی مەسەلەی میلیاڵە چۆن نەماوە نیوەی کوردستان هێشتا چارە نووسی دیار نییە لە خانەقین و کەرکووک و شنگال و مەندەلی مەبەستیوە چۆن ستەمی میلی نەماوە من وتم مەسەلەی ستەمی میلی نەماوە دیارەوە مەبەستی قسەکەی منە ئەگەر ئەوە ڕای تۆشە هاوڕێ مۆیە دەتوانی وەڵامی بیتەوە گەرنا من وەڵامم هەیە بۆی زین چۆن ئێستا مەسەلەی فەڵەستین هەیە فەڵەستین ئەرزێکی داژی کراوە ئەمە کێشەیە بۆ فەڵەستین بەڵام کێشە نیە بۆ نەتەوەی کوردستان ئێستا جوگرافیایکی دیاری کراوە دەسەڵاتی بۆ ژوازی کوردیتیایە کێشە ململانی هەیە لەسەر ئەم ناوچانام کێشانە ئەمێنێتەوە هیچ وڵاتێکی دنیا نییە کێشەی بەم جۆرەی تیانە بێ لە بینی دوو دەسەڵاتی بۆ ژوازیە لە ناو وڵاتێکە لەسەر ئەوەی کە چۆنچۆنی تەوازنی هێزی خۆیان ڕابگرن بەڵام ئەمە جیاوازە لە کاتێکە کە ئێمە لە سەردەمی نیزامی بەعسا تەواوی کوردستان ژێردەستە بوو وەستەمێکی میلی هەبوو جیاوازێکی گەورە لە بینی ئاسمان و ڕێسمان لە بینی ئەم دۆخی ئێستا و ئەو دۆخی ئەو کاتەیە هەیە هیچ کاتێک مەسەلەی ستەمی میلی لە ناوچوونی بە معنای مەسەلەی کۆتایی هاتنی کێشەنەتەوەیەکان نییە کێشەنەتەوەیەکان لە ئەوروپاشە لە فەڕەنسا هەیە لە بەریتانیا هەیە لە بینی سکوتلەندا و ئێرلەندا و دەوڵەتی ئینایە خۆ ناکرێت لەوێش بڵین مەسەلەی میلی ئێرلەندی و مەسەلەی میلی سکوتلەندی و چوزانم بڕۆین لە بەلجیکا باسی مەسەلەی میلی بکەین لە بەلجیکا لە بینی فلامانگیەکان و لە فەڕەنسی زمانەکان ئەمانە بەسایلێکن چوونەتە چوارچێوەی سیستەمێکی دیاریکراوە لەوێ حەل و فەسڵە بێ بەڵام ئەوەی کە لە سەردەمی سەدامە ئەوەی کە ئێستا لە جومهوری ئیسلامی ئێرانە هەیە ئەوەی ئێستا لە تورکیا هەیە ئەمانە شتێکی ترن ئەمانە مەسلەی ستەمی میلی بە معنای کەلیمە کە خەڵکێکی دیاریکراو بەدەست ئەم ستەمەوە ئەناڵێنێ و یەکێکە لە کێشە گەورەکانی ژیانی ڕۆژانەی هەر ئینسانێکە بە ئەندامی ئەم گروپە حسابە بەم معنایە مەسلەی میلی لە کوردستانی عێراقا مەسلەی ستەمی میلی کۆتایی پێهاتوە چارەسەر بووە ئەوەی ماوەتەوە کێشە و ململانەیەکە ممکنە لە پرۆسەیەکی دیاریکراوە چارەسەر بێ ئەوە جوابی منە دەستخۆش منش ئەگەر تعلیقێکی لێ بم لەو دەستخۆش هاوڕە سەلام بۆ تعلیقەکەت بۆ مداخلەکەت ینی خۆی مەسلەی میلی ئێمە کە باسەکەین ئەوە هاوڕە شەماڵیش باسی کرد ینی عمومەن ئەوە تقریبا بۆ بە مۆزوعی حکومەتی فیدرالی و دەسەڵاتی دەوڵەتی یان دەسەڵاتی هەرێم و ئیلە ئاخری بەم معنا ڕئیسی کۆتایی پێ بەڵام ئەو معنایەوە نیە لە مناطقی جۆرا و جۆر یعنی وەکو منطقانێکەوەیش باسی کردووە کە ئەم ستەمە نەبێت ینی مەسەحەتا لە کەرکوو لە خانەقین و شوێنانیکە ینی بەحسەکەمان تۆزێ واوەترە لەوەی کە بڵێن ئەو لا نەبێت ینی اینجا ئەوان نقطەیەکی کەش دائیمەن ئەم پلاش پۆینتانە نەم نقاتی سراعاتانە لە هینا ئەمێنێتەوە لە بینی یعنی یەکێک لە مشکلەکانی مەسەلەی میلی ئەوەیە يعني هەج لەحظەیەک کە مەسەرەن حتا ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراقا دەرگیری زەختێکی گەورەی جەماعیری ببێت و دەسەڵاتی هین بێ پەناباتە بەرەوەی کە ئیساری مەسەلەیەکی میلی بکە قەزەیەک لە کەرکووکە ئیسارە بکاتەوە قەزەیە لە خانەقین ئیسارە بکە ینی ئینتیباهی جەماوە ڕاکێشە بۆ مەسەلە میلەکە بۆ معنایە ینی کاڵێن لە عامێستەمی میلی من نەماوە بەڵام معناوەندی ناسیۆنالیزم مسائلی میلی بەکار نایەنێ بۆ ئەغراض خۆی لە هەردوو طرفەوە طبعا طرفی بەغاش يعني طرفی ناسیۆنالیزمی و ئیسلامیزمی عەرەبیش يعني ئەوانە شەر دەوری ئیسفادە لە هینەکە بۆ معنایە ئێستا جاران لە کەرکووک پێش 2007 پێشەوەی کە هین بێت کە ئەم ریفراندۆمە بێت و کەرکووک لە دەستی کورد دەربێنرێتەوەوانە بکەوێتەوە دەستی حکوومەتی مرکزی ستەمی میلی لە کەرکووکە لەسەر عەرەب هەبوو عەرەب ستەمی میلی لەکرا ینی باسەکە ئەوە نییە بڵین ئەم ململانیە ئەم کێشەیە هەر هەیە ینی لە هەولێرە هەڵاواردن لە دژی عەرەب ئەنجامەدرێ عەرەبەکە تەوهینی پێکرێ لەسەر جادەش ممکنە عەزێتی بنووانە ئەمە حەقایقێکن کە هەیە لە کۆمەلگای ئێمە عینەکە جیاوازە بەڵام ئەوی لە سەردەمی سەداما بوو شتێکی ترە
بەرحاڵ ئەم پرسیارە دوا پرسیارە پێم وا بێکە باسی بکەینەوە بەرنمەکەمان کۆتایی پێبێن لەگەڵ ڕازیبی هاوڕێمەیەت ئەڵێ کۆمەلگەی کوردستانی عێراق خەریکی میلەت سازیە دیارە هەموو کۆمەلگەی کوردستانی عێراقڵێ هاوڕێ هادی ڕەحمانی حتا یانەوە ئیسلامێکی کوردیش پێک بێنن لە هەموو میدیاکان و هەموو مەدرسەکان پرۆژەی کوردیکردن و مێژوو دروستکردن بۆ کورد لە ئارادایە بێگومان ئەمە پرۆژەی دەسەڵاتە لە کوردستانەوە من هەر دەسەلام هینە دەستی خۆش بە هاوڕێ هادی سپاس بۆ تعلیقەکەی یعنی ئەوە حقیقەتانی بەڕاستی تۆ ئەگەر سەیری میدیای کوردی بکەی هەر بەجارێ ناسیۆنالیستیە یعنی بێجگە تاوان لە ناسیۆنالیستەکەشی دا کەڵچەری دژەژنی و ئیسلامیزم و ئەمانە ئەوەش نێت تەوان وەکو کۆکتێلێکی لێ هاتووە لە ناو ئەم سنەت و هینەیە یعنی وای کردووە من حەزەکەم ئەوە بڵم وای کردووە کە لە کۆمەڵگەی کوردستانیان بند کردووە حتا نوعی لە بێکردنەوەیکی زۆر تەسکیاناوە ینی بە هینی نۆرمەڵی خەڵک هەموو شتێک لە مەسلەی میلیە يعني حتى أحداث عالمي وأمانة شين كتر عين شيء لسر مسألة مليت يعني تحليلية برو أنواع أشكال ناسيوناليستية يعني مثقفة كان يعني ثينك تانك كان يعني أمانة نيا عين شد هموش تربط كانوا بمو إجا أو إيش بلاوا كانوا شون تو أم استراتيجيتي كيسهينا دولة كردي وأمانة شون استفادة لموضوع إسرائيل كانوا هم جرائمي كردو شون استفادة لإسرائيل كي يعني شون استفادة لأمريكا شيء دوستي كردو شيء لقال كرداي يعني أما براسي أمانية أما يعني حزبي معارضيها بخويها ببتنها خوي قصبك خوي أما مشكلة يعني أما مشكلة ك يعني سياسة وحياتي واقعي خلقي كعلم يعني ناسيوناليزم نايلة اعتراضي واقعي خلق بو حياتي وبو جزراني وبو رفاهيتي وبو آزادي وبو بيشكوتني تقدمي أمانة هم يخاطئ أم تشوارتشيوية والسجن يكلم تشوارتشيوية أو حتى يكسر شيء بات يصير موضوع جيوبوليتكس يعني تبرو مثلا كابلا كسر دانش من حزنا كم بس يعني كسر دانش توا هرتانا تا جلسة قلت دسقا بقصة كردنو أمريكا أوابي لكاتو كرد أمي إسفادة لنا كردو كرد أوي إسفادة لنا كردو معنا يعني أمانة يعني سمن يعني جهلا أي رياشني بويك خلق نشأت أسر يعني حلي واقعي قصي خوي وحتى مسألة ملي بمشي ويا حلقا وبمشي ويا من بداية الشباسم كذيك لموضوعي يعني حلي مسألة ملي بطبيعة حال دبل أويك سلمى داري آخر درجة لهم شونك الدنيا وسم يعني استقطاب طبقات آخر درجة زيادة كدول العالم وانتو ناتواني مسألة ملي جارێکی کە بینی تەوە بیخیتەوە سەر ئەم چوارچەوەی کە تا ئێستا هینی پێکراوە کاری پێکراوە و مەسان دەدوای مەسات هێ ناوێتی و نییە لەو درێژەیە هاوڕێمەوە هاوڕێ محمود عوسمان ئەڵێ ئەی ئەوە ڕنگدانەوەی بەهێزبوونی بزوتنەوەی کۆمەڵایەتی ناسیۆنالیزم نییە یعنی ئەمریکا هینە خۆ نەمن تۆ بەهێز نییە بەهێزە زای بۆ چکە ینی ئەو هەموو ئالات و ئەدەوات و قسە و صراع وخلق كشتن يعني تصوري كأصلا بسيط 100 مليار دولاري هي جاران أنا كسر زلخان ميود استقام صلاة دولة تامة شلون بيزنا بود إنت هاول الشمال يك نقطة كزور قرنا تجربة كردستاني عراق زور ذا الدولة منا يعني إما صالحان يشتغل بس معنا كل كناسيوناليزم حركية برجوازية بس بنظري بس معنا كل بلا مسبب عملي بالضبط نية ناسيوناليزم يعني سرمایه‌داری يعني برجوازي بروسيلي يعني بروسيلي أوضاع كان يعني تجربة كي زوز وجورية إنت أمام نقطة كي كطبقي كذا كانت كردستاني عراقة براسي هالوسي ورقتوها من خزك أجر بوالها بوقسيب كم يعني هالوستي ورقتوا مثلا حتى لسر موضوعي موتشا أو نيك لسر أساسي مصلحتي تشيناتي خوي كبير معاشكي وربقدي همو سدودي أم اشتهينيش كان أتشبه بقى قيناك وجهاتي كزور رشعي وزوكا لبرسا بلام هنا كيش كان صدقيش كان كأم قداستي كداني لا وتو كردستان زورم بيقوش عمشت لي ريا بنا قصكي خوتي بير نتشتو هاوري مويت تستشوار رجل مو بربو 1200 لا
پاسەوانەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ناو شاری بەغای ئەعلانیان کردویانە من شقاقمان کردوین بۆ لای دەوڵەت پەیوەستە بین بە دەوڵەتەوە یعنی ئەمە ئەو بربەستە نەماوە وەکو جاری جاران باسیکە ئەمانە پەروەردەی دەستی حیزبن چەکداری حیزب بوون چەکی حیزبیان بەدەستەوە ئەومانەوە مەفروزەکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئاموزش درابن و فێر کرابن کە کوردایەتی و یعنی چی و بەرژەوەندی کوردیانی چی بەڵام وەختێکە بەرژەوەندی خۆیان ئەکەوێتە مەحەکەوە ئەوە هەڵەبژێرن کە بەرژەوەندی واقعی خۆیان ئەم قسەی زۆر دروستە بڵێ اینجا ئەوە من هەوڕێ شەماڵ ینی هینە بڵین وەکو چۆن بڵێ استقلالی مۆزوعەکە وڵی فکرەکەم لە بیت چوو نەزم بەسی بەڵێ بۆرە داوای لە بور نەکەم ناباسی ئەوە دەکرد کە خەڵکی کارگەر و زەحمەکێشی کوردستان بە شوێن بەرژەوەندەکانی خۆیەوەێتی زۆر زۆر گرنگە یانی تۆ تەسەوری کە مقارنەی کە لەگەڵ هەڵوێستی وردە بۆرجوازیەک یاخو مسەقفێک ئەو هینە جەریئەی کە لەسەر ئەساسی مەسلحەتی چینایەتی خۆی سیرەکەی گوێناتێ سەدەکانە بڕێت تۆ چێ بۆ بەغا باشە ئەزان کە ئەو وەهمێتی کە بە نظامەکە هەیەی بەڵام ئەوە ئەبڕێ اینجا تۆ تەسەوری کە ئەگەر حرەکەی سۆشیالیستی بەقوت بێ و ئەگەر ئەمەلێکە وایە لە بەغایە حرەکەیەکی بەقوتی ئیلا حەدینمان نەگات تا سۆشیالیستیش تقدمی تیا بووە کاریگەری هەموو بزانە چینی کرەکان لە کوردستانە چ نوعی ارتباطێکی بە طبقەی کرەکانەوە لە سەراسەری عێراق دروست دەکرد و ئەم هەموو قەید و بەندەکە ناسیۆنالیزم بۆ دروست دەکات و ئەم هەموو فەلسەفە و سیاست و تەرویج و پارە و نازانام چێ کەسەر پێکەنتیایە ینی هەمووی ئەو لەسەر ئەساسی و هینە طبقاتی تێگەشتێنێ بەس مسەقف و وردە بۆرجوازی و بورجوازی قەت ئەوە ناکە قەت مستحیل لە شتێکی ئاوەها بکە زۆر باشە بەرحاڵم کۆمنتە ژاتوی خوێنینەوە و ئەگەر شتێکی تر نەمابێ ئەوڕێ مۆیەت کاتەکەمان وادانابوو سعاتێک بێەوە سعاتێک و 42 دقیق ساکەین بەرحاڵە هیچ گوندێک نییە لە گوتەکەی دراوسی کێشەی سنووری نەبێ ساڵانە چەندی خەڵک باوکو براوە مۆزا یەکترە کوژن مەبەست کێشەی سنوور و زەوی ناکاتێک کێشەی قەومی وەستی ئەو کێشانەی کە هەیە بەسەوەی خەڵک لەسەر زەویزار دایمە شەڕ و شۆڕێتی ترمە نابێت هەر لە دەیەکا بینیمان کە خەڵک لە بەرامبەر یەکاوەستانەوە لەسەر مۆزوی کێشەی زەویزار بیکەین بە لەسەر کێشەی قەومی ڕێدارەسڵ و ڕێزمان دایمە هەزەلیاتێکی تایە دەست خۆت زۆر قسەکەی زۆر تەوا منش لەگەڵ زۆر درست زۆر باش هاوڕێمەیەت من شتێکم نەماگەر بۆ دواوتە قسەیەکە تێ سەبارەت بە بابەتی بەرنامەکە جەمع بەندیەک شتێک بڵیت فەرموو زۆر زۆر سپاسی شتێک نەماوە چکە قسە زۆر وەختەکەشمان زۆر بردووە دەستەکان خۆش بێ و زۆر سپاسی ئەو هاوڕانەیەکەم کە بەشدار بوون و تعلیقان نووسیوە مداخەلیان هەبوو و سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەران بەگشتی و پیسەران بەگشتی متفقی ئەو باسە لەسەر قسەکانی وەجالان بەرنامەی تر هەڵەگرێ ئەوە بە تەفسیرتر هەیەوێت من یەک مەفهوم هەبوو ویستم مناقەشەی کەم بەڕاستی بەڵام ئیتر مەجالی هینەکە نەبوو ئەوەی مۆزۆی ئیستقلالی کوردستان و مەسەلەی ئەوەی کە تۆ بێ ئیستقلال بکەی اینجا سۆشیالیزم ئەوە مەسلەیەکی زۆر زۆر گرنگەوە تەقان بەشێک لە ینی جەریاناتی مارکسیستی ژانی بڵین کە بن هینە مدعی ئەوە بێت ینی ئەمە تەرحەکە اینجا ئەوە بێت تۆ زێنی قاشکرە من بەڕای من ئەو مەسلەیە شوانیە ینی من قسەیەک ئشارەتێکی پێیان نازانم چەنە وازەح بوو یعنی سۆشیالیزم پرۆسێسێکە ینی سڕاعێکی سیاسی چینایەتیە وتەمان مارکسیزم بەشێکە لەو سڕاع سیاسی چینایەتی وەکو خەت و مەنهەج ینی ئەمە ینی ڕەبت نییە بۆی کە تۆ بێ ئیلا قابلە بە فۆرمێکی معەن کە استقلالی دەوڵەتە اینجا توانێت بچی بۆ سۆشیالیزم ئەو نەزەرە نەزەرێکی ناسیۆنالیستیە بەڕای من ئاساری نەزەری ناسیۆنالیستیە کە لە ناو چەپە لایەزار کاریگەری هەیە بەداخەوە حتا پەنی شیا لە مۆزوعی ڕفراندۆمە ینی لە مۆزوعی سیاسەتێکی مارکسیستی لە بەرامبەر ڕفراندۆمە نەتوانرا وەربگیرێت ینی ئەو قسەی میسم باکەم دەسە خۆشە دەستی زۆر زۆر سپاس بێدوارم لە بەرنامەی تریشە ئەم باس و بابەتانە دووبارە قسەیان لەسەر بکەینەوە
دەست خۆش بێ زۆر زۆر سپاس هاوڕێگیان سپاس بۆ هەموو لایەک بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تا بەرنمەیەشی تر و باسێکی تر و بابەتێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە یەکترە گرینەوە بە هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرم لا شوێنەکان ڕۆژتان یا شەوتان شاد و کامەران بێت هەر بژین.